سلامتان لێبێ و ڕۆژتان باش خۆشەویستان بۆ مێدم هەموو لایەکتان درست باش بن ڕۆژهاتینەوە لاتان با کۆمەڵێک بڕگە و بابەت وان بێدین کا بەدڵتان بێ و زانیاری ڕۆژیشمان هەیە لا شاری کەرکووک و سلێمانی و کۆیە و گەرمیان و داخۆق و خورماتوش بەڵام سەرەتا پێمان خۆش یاخود بابەتی ئەمڕۆمان پێمان خۆش بگفتوگۆ سەبارەت بە هەوەس یاخود حەزکردن بە بەناوبانگی و هەروەها هۆکارەکان چین کە لە سایە خەڵکی هەمووی هەوڵ ئەداتکەوە بەناوبانگ بێ بە تایبەت لەگەڵ هاتنی تۆڕە کۆمەڵایەتیەکان کام ڕێگەی ئاسان کردووە بۆمان هەروەها کاریگەری خراپەکانیشی چیە بێت لەسەر کەسایەتیمان و لەسەر کەسانی دەوروبەریشمان بە هەمان شێوە ما گفتوگویم ڕۆمانە بێت لەگەڵ هاوکارم فارس و دواتریش میوانمانە بێت لەسەر هەمان بابەت فارس ڕۆژ باش ڕۆژ باش سارا هیوادارم باش بیت ڕزاندانیەوەش باش هیوادارم کەیەوەش باش بن ساغ بن سەلامەت بن دوور بن لە نەخۆشی و ناخۆشی و هاوکات تەندروستی جەستەیی و دەرونیتان باش بێت دیارە سارا هەر کاتێک مرۆڤ لە هەر شوێنێکا بێت بێگومانە بێتە هاوکێشێک و مایەی دیراسەکردن و هاوکات مایەی توێژینەوە بێتە بابەتە زانستیەکان بۆ نمونە حکمەتێکی کۆمەڵناسانە هەیە کە دەڵێ لە هەر شوێنێک مرۆڤ مای شرۆڤە و هاوکات مای هەڵسەنگاندن بوو ئەوە لەو شوێنە یەک زاید یەک ناکاتە دوو بەڵکو دەکاتە سێ ئەگەر نەکاتە سێش ئەوە بێگومان لە دوو زیاترە دیارە مەبەست لە توێژینەوە و لە هەڵسەنگاندنی مرۆڤ و مرۆڤایەتی هەڵبەت سارا بیرمان نەچێمە لەم سەردەمەدا زۆر هەن کە حەز بە ناوبانگ و هاوکات دەرکەوتن دەکەن و بێگومان ئەمە سروشتی ئەتوانم بڵێم هەموو مرۆڤایەتیە بەڵام هەرکەسە و بە پێیەک هەرکەسە و بە شێوازێک حەزەکات دەربکەوێت هەرکەسە و بە ئامرازێک بە پەیژەیەکە سەر دەکەوێت بێگومان من ئەتوانم بڵێم لەم کۆمەلگای ئێمە لە ڕۆژەڵاتی ناوەڕاست بەگشتی یاخود لە تێکرای دنیادا دوو هۆکار هەن یاخود دوو شێواز هەن بۆی کە مرۆڤ سەرکەوتوو بێ یاخود ئەو مرۆڤە شکست خواردوو بنکردە بێت هەڵبەت هۆکارێکیان دەرونیە و هۆکارێکیان کۆمەڵایەتیە هۆکارە دەرونیە کە پێویستەکەوا تۆ بەهرەیەک تەبێەوە خاوەنی بەهرە بیت وەکو بوون ئەدیسۆن و ئەنیشتین ئاسا کە خودی خۆیان بەهرەیەکیان هەبوو و خۆشبەختانە ئەدیسۆن و ئەنیشتین لە ژنگەیەکی کۆمەڵایەتی باش و لەباردا ژیانیان کرد و گوزەراندیان و هاوکات پێگەشتیان ئەگەر خوا نەخواستە بەهاتای ئەنیشتین و ئەدیسۆن لەم کۆمەلگایە بوون ڕەنگە ئێستاکە هەروەکو خەڵکی دیکە و خەڵکی ئاسایی بچونەتە ژێر گۆڕ و یاخود ناو گۆڕ و بە ئاواتەوە سەریان بنایەتەوە دیارە هۆکارێکی دیکە هۆکاری کۆمەڵایەتیەوە تا چەند لە کۆمەلگای ئێمەیە کۆمەلگا و دووروبەر و ژینگەی کۆمەڵایەتی پاڵنرن واتوان مرۆڤەکان لەم کۆمەلگایە سەرخەن بیرمان نەچێت کە لەم کۆمەلگایە سارە زۆربەی دایکان و باوکان و هاوکات مرۆڤەکان لەم کۆمەلگایە حەزەکەن ببنە مامۆستا ڕۆشنبیر قەڵەم بەدەست پلەدار دەسەڵاتدار بەڵام بیرمان نەچێت کەسێک حەز ناکات بێتە سەنعەتکار هەڵبەتە ئەوانەی کە باسی لێوە دەکرێت لە کۆمەلگای ڕۆژهەڵاتی ناوەڕاست خەڵکی لێرە حەزەکە ببێتە ئەفەندی لە سەردەمی عوسمانیەکان بۆ کەسانە وترەکەوە کاریگەری یاخود لەژێر کاریگەری کللتوری بەریتانی بوون بۆیە ئێستا ژواری هاتووە لە کۆمەلگای ئێمە ئەوەنە ئەفەندیمان زۆرە کۆمەلگای ئێمە دووچاری ئینتەلا بۆتەوە بەڕاستی دووچاری بەدخۆراکی بوون دووچاری بەدحاڵی بوون بوون ئەمانە کۆمەڵێک هۆکارن کە کاریگەریان هەیە لەسەر دەروون و هاوکات بێگومان هەڵسوکەوت و شێوازی مامەڵەکردمان من تێکڕای قسەکانم بە بەڕستەیە کۆکەمەوە یان یاخود لە ڕستەیەکە جێکەمەوە پەیامبەری ئیسلام قسەیەکی هەیە یاخود وتەیەکی هەیە یاخود باوەڵی فەرمودەیەکی هەیە دەڵێ خەڵکی مردوون کاتێک کە دەمرن یاخود خەڵکی نووسون کاتێک کە دەمرن بە ئاگا دێنەوە خەڵکی نووسون کاتێک کە دەمرن بە ئاگا دێنەوە ئێمە ڕۆژانە هەمووان هەڵپەی دەسەڵات هەڵپەی تەما هەڵپەی پارە هەڵپەی هەموو شتێکمان هەڵپەیەک ئەومانەکە بەناوبانگوین یاخود دەرکەوین هەڵپەیەوەمانەکە لە نێو خەڵکا بە سەری پەنجە ئاماژەمان بۆ بکرێەوە باسمان لێوە بکرێ خود بە شێوازێکی باش و ئاقارێکی باش باز بکرین بەڵام بیرمان نەچێت کاتێک کە ئەمرین هەموو شتێک کۆتایی پێدێ بۆیە ئەو فەرمودەیە باسەوە دەکات لە ئێستای هەمووان نووسین و هەمووان لە خەوی غەفڵەزەدەیان بەڕاستی و کاتێک کە ئەمرین ئەو کات بە ئاگادینەوە بەڵام کە بە ئاگادینەوە ئاخۆ لە پاشی خۆمان چیمان بەجێهێشتووە بۆی کە لە دوا ڕۆژداوی کە پێدەوترێت لە تەرازوی خودداوەندا حیسابات جیاوازە و ئاقارەکان جیاوازە بۆیە گرنگە ئەگەر ئێمە لە ژیانی کورتی خۆماندا ئەگەر حەز بە دەرکەوتن و بەنابانگ بکەین ئاخۆ بەکام سێکتەر بەکام بوار بەکام ئاراسە بەکام ئاقا ڕۆین و هاوکات دوجار سێ چەمکەیە پارێزراو بێت لە ژیانمانە سارە بیرمان نەچێت ئەویش چەمکی یەکسانی
دوو دادپەروەری سێ پلورالیزم واتە فرەجۆری فرەچەشنی بۆ ژیانی ئێمە گرنگە بەدڵنیایەوە حەزی بنە چۆمڵێن حەز بکەیت کا بەناوبانگ بێمە شتێکی فطریە هەموو کەسێک کا لە دایکە بە سێرکێم هەستی لەگەڵایە بەڵام لە سەرەتا ئەتوانین بڵین کە تەندروستە بۆ شێوازە نییە کە ئێستای بینی یاخود کە گەورەیە بیت ڕەنگە گۆڕانکاری بەسەر بێت کە هەر لە منداڵی و حەزەکەین کە دایک و باوکان ئێمەیان زیاتر خۆش بێت زیاتر لە نێو هاوڕەکانمان دەرکەوین مامۆستا بە ئێمە بڵێت چۆن بڵێن پێمان خۆش بکە چەپڵیان بۆ لێدانیا خۆت کە دیاریەکان پێبەخشین کاتێکە نمری باشمانەیە یاخود دەوروبەرەکەمان پێیانەوتین کە جوانین یاخود شتێکی لەو جۆرە ئەمەیە چۆن بڵێ شتێکی فطرەیە لە سەرەتا و لەگەڵمانە لە مناڵێ بەڵام دواتر ئەمە گۆڕانکاری بەسەر دێت و بەتایبەتیش من پێم وایەکەوە جوان دەرخستنی بەناوبانگی و دەرکەوتن لەلایەنی لە تیڤی و هۆلیودی و بابەتانە و دواتریش لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بەستنەوەی بەناوبانگی و دەرکەوتن بە خۆشەویستی هەروەها بەستنەوەی بە دەوڵەمەندی بە دڵخۆشی بە جوانی ئەمانە هەمووی هۆکارن کەوا بە تایبەت لە تەمەنێکی گەنج و تەمەنێکی هەرزەکارە کەوا تۆ حەز بکەیت کا بەناوبانگ بیت و کە بشی بەستیتەوە بۆ هەموو شتە جوانە و هەمووی ئەو شتە جوانایی کە هەموو ئامانجی هەمومانە لە ژیانمانە بێگومان حەزێکی کە تۆش بەناوبانگ بی و بە تایبەت لە ئێستایەکەوە ئەو ڕێگەی ئاسان بۆتەوە لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە ئەو گەشە خێرەی تۆڕە کۆمەڵایەتیەکان کاریگەریکی زۆری هەبوو لە سەرمان کە بە باشی و بە تەندروستی بەکارمان نهێناوە ئەبینیت لە ئێستایەکەوە ئەگەر هاتوو کەسێ شتێکی خراپیش بکە یا قسەیەکی نەشیاویش بکە هەرچی جۆرێک بێت لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ڤیدیۆیەکی زۆری بۆ بێت زۆربەی براند و شەریکاتەکان گرێبەستی لەگەڵەکەن ئەمە ینی بێگومان شتێکی ناتەندروستە بەڵام لەگەڵەوەشە ئەو کەسە سوودی لێبینێ بێگومان مەش واکات کە کەسەکان گوێ نەجەن بۆی کە بە چ شێوازە بە چ تەنازولاتێک بەناوبانگ بن ئامادەن کەوا چۆن بڵێن هەر تەنازولاتێک بێ هەر ڕێگەیەک بێت بۆی کە بگەن بۆ شوهرەتە بگەن بۆ بەناوبانگیە بۆ دەرکەوتنە بۆ چۆن بڵێ دەوڵەمەندیە چۆن ئەو ڕێگێ بگرین بەبەر و زۆر ئاسایی بێ لەلایەن ئەگەر هاتوو دەوروبەرەکەشیان کاریگەری سلبی هەبێت لەسەریان بینیمان کە ئەو کەناڵانی کەوا لە یوتیوب بەکرێتەوە کەناڵە خێزانەکان ناڵەکانیان ئستغلالەکەن بە هەموو شێوازێک کە گوێ نادەن بۆی کە تاکو چەند کاریگەری سلبی سێ دەرونیانە بێت تەنها لەبەر ئەوەی کەوا بەناوبانگ بێن بینەرێکی زیاتریان هەبێ ڤیدیۆکی زیاتریان هەبێت سبسکرایبێکی زیاتریان هەبێت و پارەی باشتر بەدەست بێنن و بەردەوام ئێمە بینیومانەکەوا چۆن هیچ نهێنیەک نییە لە ژیانیان هیچ پرایڤسیەک نییە لە ژیانیان ئەمەش کاریگەری سلبی ئەبێ لەسەر مناڵەکە هەم لە ئێستا و هەم لە داهاتووشە بۆیە ئەبینیت کە هەندێک جار بەڕێگەی چۆن بڵێن زۆر خراپ کەسەکان و ڕێگە خراپاناگرنە بەر تەنها لە بەرەوەی کا بەناوبانگ بن و هەوڵیش درراوەکەوە ئەمانە چۆن بڵێن پیشان بدرێت کە ئەمە شتێکی باش نییە ئەمە ڕێگەیەکی باش نییە بەڵام هەروەکو ئاماژەم پێکرد تەنها لە بەرەوەی کەوا زۆربەی شتە جوانەکان یاخۆت ئەو ئامانجانی ئێمە بەستراوەتەوە بە بەناوبانگی و با دەرکەوتن سێرەکەی گوێ نادرێت بۆ ڕێگەی کەوا ئەیگرنە بەر بۆی کا بگەن پێی و بێگومانیش تۆڕە کۆمەڵایەتیەکان زۆر ئاسانی کردوێتەوە یوتیوب و هەمووان بابەتانە و ئینتەرنێت بە گشتی و گەشەی خێرای چۆمەڵی تەکنۆلۆژیا ئەم کاری ئاسانتر کردوێتەوە کەوا ئێمە هەوڵی بۆ بدەین و بمانەوێت کە بەناوبانگ بین و لەگەڵەوە شامێنێتەوە سەر ماڵەوە کە تاکو چەند بە شێوازێکی تەندروست و پەروەرداکەن کە ئەو شتانە چۆن بڵێن بەناوبانگی گرنگ نەبێت لە ژیانتا بەڵکو ئامانجی باشترت هەبێ ئەو تەنها ئامانج نەبێت لە ژیانتا بەڵام هەروەکو ئەبینین کەوا دایکان باوکان زۆر گرنگی بۆ خاڵانە نادەن یاخۆت گرنگی بە هەموو ئەو شتانە نادەن بەداخەوە بۆیە هەر لە تەمەنێکی منداڵەوە بینیت کە گرنگیە دێن بچەنێک فۆلۆوەرمان هەیە چەندێک ڤیومان بۆ هاتووە ئەمە چۆن بڵێن هێوە شەشە بێتە نەخۆشیێکی دەرونی کە گەورە ئەبین و زیاتر چۆن بڵێن قوڵە بێتەوە لە ئێمەیە و زیاتر چڕە بێتەوە و زیاتر دەرەکەوێت کاتێک گەورابین بۆیە ئەبێت ئەم شتانەمان لە چۆن بڵێن ڕوون بێت کەوا بۆ شێوازەنیە ژیانی ئەو کەسانی کە بەناوبانگن یاخود دەرەکەون بۆ شێوازەنیە کە خۆیان نمایشێکەن هەموو جار پیشان ئەدرێت کەوا ژیانی سوشال میدیا و ژیانی ئینستاگرام بۆ شێوەیە نییە ئەنووسێت کە ریاڵەتی ئەکسپێکتیشن واسە لە پشتی کامیراکەەوە ژیان چۆنە بۆ شێوازەنیە بەڵام تۆ بەر لەوەی بکەیت نازانی کە چی و چۆنە تاواکو نەجیتە ناو واقعەکە و نەیبینیت بێگومان هەڵبەت سارا یەک سیستێمێکی دیکەی کۆمەڵایەتی هەیە ینی سیستێمێکی کۆمەڵایەتی هەیە ئەویش کە دایکان و باوکان لە منداڵەکانیان دەکەن ئەویش ئەوەیە کە ڕستەیەک یاخود دەستەواژەیەک بۆچی وەک فڵانە کەس نابیت ئەم بەراوردکردن یاخود ئەم بەراوردکاری بێگومان کاریگەری خراپی لەسەر دەرونیمە ئەو منداڵە یاخود ئەو کەسایەتیە بێت وە لە داهاتوە ڕەنگە
هەوڵ بات کە لە هەموو جموجۆڵ و هەڵسوکەوت و کردار و گفتاری لاسایی ئەو کەسە بکاتەوە دوجار لە ژیانیا شکست بخواوە بێتە مای گاڵتەجاری خەڵکی و دەوترێ لە عەرەبا دەوترێ إن الفتى من يقول ها أنا ذا ليس الفتى من يقول كان أبي بۆیە گرنگە خۆمان بین خۆت بیت و لاسایی خۆت بکەیتەوە نەک خەڵکی و بەرامبەر. باش ئەمڕۆ هەڵبەت یادی کۆچی دوایی هونەرمەندی گەورەی کورد مامۆستا عەباسی کەمەندیە لەو بارەیە فیچەرێکمان ئامادەیە با پێکەوە بینەری بین و چەند ساتێک دەستە سەر سینگ ڕابۆستین یاخۆت بە حرمەتەوە لە حزوری ئەو کەڵە هونەرمەندەیە بین. فەرموو. ولا من يا أخي قولينا وباخي تو قولينا وباخي ولا من يا أخي تو قولينا وباخي تو قولينا وباخي قولينا وباخي يا تو يا نقول لك الواخي قولينا وباخي يا تو يا نقول لك الواخي عەباسی کەمەندی دەنگێکی ناسک و هەز بزوێن دڵنشینی دڵەزامدارەکان و سوکنای عاشقان بووە دەنگێکی خەمبار ڕنگدانەوەی ژیانە قورس و پڕنەهەمەتیەکەی بووە چۆن گۆرانی کیژی لادەی بەرەمهێناوە ژیلادێ هەم بە تاسەی هەلکەرەش سەر چانەکەت هەم بە تاسەی دەم بەیانی بۆی تەنوورێگی نانەکەت بۆ پێی دەڵێن پیاوی حەوت هونەرەکە سەرەتاکانی ژیانی عەباسی کەمەندی ساڵی 1952 لە شاری سنەی ڕۆژهەڵاتی کوردستان لەدایک بووە باوکی شمشاڵژەن و دەنگخۆش بووە کاتێک عەباس تەمەنی تەنها 3 مانگ دەبێت بەهۆی کێشەیەکەوە باوکی لەلایەن مامیەوە دەکوژرێت و عەباس لە ماڵی باپیری بەخێو دەکرێت بنەماڵەیەکی قەساب بوون و کەمەندی تاوەکو تەمەنی 7 ساڵی لە قەسابخانە کاری کردووە دەرفەتی خوێندنی بۆ نەڕەخساوە سەرەتایی کاری هونەری لە تەمەنی 18 ساڵیدا دەستی کردووە بە کاری هونەری و چیرۆکێکی بە ناوی شەوبۆ و حەمەشوان نووسیوە لە تەمەنی 20 ساڵیدا دەست دەکات بە کارکردن لە ڕادیۆی سنە و حەسەن کامکار دەناسێت چەند کارێک پێکەوە دەکەن و ساڵی 1970 ئەلبومی هەورامان بەرهەم دەهێنن پاشان ئەلبومی پرشنگ و گەلاوێژیش بەدوادا دێت کیژی لادێ هەم بە تاسەی هەلکەرەش سەر چانەکەت هەم بە تاسەی چیرۆکی گۆرانی کیژی لادێ ڕۆژێک کەمەندی لە تاران دەبێت و دەبینێت کرێکارێک کە جلی کوردی پۆشیوە لە سوچێک بە تەنها دانیشتووە و زۆر خەمبارە کەمەندی دەچێت بۆ لای و پرسیاری خەمباریەکەی لێ دەکات وەڵامی دەداتەوە و دەڵێت خەڵکی کوردستان و بۆ کارکردن هاتووم بۆ تەهران ئێستا زۆر بیری لادێکەمان دەکەم عەباسی کەمەندی خەمگینی ئەو کرێکارە دەکاتە تێکستێک و دواتر وەک یەکێک لە گۆرانیەکانی ئەلبومی کیژی کورد لە ساڵی 2012 بڵاوی دەکاتەوە بەرهەمەکانی پێیان گوتووە پیاوی حەوت هونەرەکە چونکە جگە لە گۆرانی گوتن
شاعیر و ئاوازدانەر و نووسەر و وەرگێڕ و شانۆکار و نیگارکێش و بێژەریش بووە. خزمەتێکی گەورەی بە هونەر و ئەدەب و کولتوری کوردی کردووە. خاوەنی 150 گۆرانیە و 60 گۆرانیشی ئامادە کردووە بۆ هونەرمەندەکانی دیکە. کتێبی ئەدەبیات و فۆلکلۆری کوردستانی نووسیوە کە 6,000 لاپەڕەیە، 4 ڕۆمان و 2 کتێبی شێعریشی بە فارسی و کوردی نووسیوە. 30 فیلمی درێژ و کورتی هەیە، نزیکەی 100 تابلۆی نیگار کێشاوە. کاری کردووە بۆ کۆکردنەوەی بەرهەمی چەند شاعیر و هونەرمەندێک. مەریجی عەباسی کەمەندی لە 22 ئایاری ساڵی 2014 عەباسی کەمەندی کۆچی دوایی دەکات و هەوادارانی ماڵ ئاوایی لە دەنگێکی ئەمیندار و نەمردەکان. ڕەبینە ڕەحمەت، یاری کوردستان. درود بۆ ڕوحی پاچی هونەرمەند و بێگومان شوێنکەوتنی ڕێچکەی ئەو کاڵە هونەرمەندانە بۆ ئێستا گرنگ و پێویستە، نەک لەسەر تەوەریەکە ماسارا کە حەزی دەرکەوتن و بەناوبانگبوون بەداخەوە بینیمان کە دوێنێ یاخۆت پێرێ گۆرانێک بڵاو بۆتەوە کە توانم بڵم لەگەڵ بەهای کۆمەڵایەتی، بەهای ئەخلاقی، بەهای ئاکاری ڕەوشتی و دینیش دوورە. بێگومان ئەمە ئەگە حەزی بەناوبانگبوون نەبێ چی دیکەیە. بۆ هیوادارین کە خەڵکی ئەمە شوێنکەوتی کەڵە هونەرمەندانی وەک حەسەن زیرەک و مەردان و حوسێن عەلی و عەباسی کەمەندی بێت. زۆر باش، ئێمە چینە لای هاوکارمانزانە لە شاری کەرکووکەوە لەگەڵمانە بۆ گواستنەوەی زانیاریەکانی ڕۆژ. سڵاو لێبێ و بەیانیت باش زانە. ڕۆژ باش زانە، ئەڵبەت پیمە بە تو ێستا لە سای کەرکووچیت ڕێکارەکانی وەرگرتنی گەنم لە جوتیاران لە ئێستاە چۆنە و چۆن بەڕێوە دەچێت. بەڵێ سلااوت لێبێ فارس، سلااوتان لێبێ سارا، بەیانیتان باش. هەڵبەتە وەکو ئەوەی لە پشتی منەوەی بینین، من ئێستا لە سایلۆی کەرکووکم. ئەمڕۆ بە دیاریکراوی دەستکراوە بە وەرگرتنی بەروبوومە کشت و کاڵەکان و گەنم لە جوتیاران لەلایەن سایلۆی کەرکووکەوە و دوێنێش لە دووسخورمات و ئەلبەتە ئەم پرۆسەیە بەڕێوە چوو. من بۆ زانیاری زیاتر و بۆ قسەکردنی زیاتر لەسەر بابەتەکە و چۆنەتی ڕێکارەکان کەوا ئەمساڵ بۆ جوتیاران گیناونەتە بەر، ئایا تا چەنە لە بەرژەوەندی جوتیاران و لە بەرژەوەندی خەڵکە بۆ ئەوەی نرخی ئەو بەروبوومانێکەوە لە گەنمن و لە کەرکووک و لە عێراق بەرهەم دەێنرێن، چۆنی دەبێت. دەچمە لای زۆر بەڕێز ئەندازیار شەرەف ئەحمەد، ئەندازیاری کشت و کاڵ لە سایلۆی کەرکووک لە بەشی تاقیگا. سڵاوت لێبێ کاک شەرەفم، کاتت باش. بۆمان باسکەی کە ڕێکارەکان چۆنی جێبەجێ کرێ ئەمڕۆ دەستان کردووە بە وەرگرتنی بەروبوومی جوتیاران. بەناوی خۆی گەورە و مێرەبان، ئێمە وەک کۆمپانی بازارکردنی دانەوێڵا لقی کەرکووک سەر بە وزارەتی بازرگانی عێراقین هەڵدەستین بە وەرگرتنەوەی گەنم لە جوتیاران بە پێی ڕێنمایی و تعلیماتی کە لە وزارەتەوە بۆمان دێ. ئێمڕۆ پشتیوان بەخوا یەکەم ڕۆژی وەرگرتنمانە. ئیمساڵ وەک ساڵانی تر نابێ، پاڵپشتی و هاندانی زۆر هەیە بۆ ئاسانکاری زۆر هەیە بۆ جوتیاران. ئێمە هانێنە دێن بێک بەرهەمەکانیان تەستیم بێ ئێمە بکەن ئیشوکارەکان بە ڕێکی ئاڕوا و ئەگەر پرسیارێک شتێمە لە خزمەتان. کاک شەرەف، ئەمساڵ بینیمان بۆ وشکە ساڵیەوە کەمتر جوتیاران سوودیان لە بەروبوومەکانیان بینی. ئایا دەتوان ئەو زیانانیان بۆ خەرە بکەنەوە لە ڕووی ئەو نرخانێکەوە بۆ وەرگرتنی ئەو گەنمانە ئەو بەروبوومانە دیاریکراوە؟ بەڵێ خۆی ئیمساڵ جیاوازی زۆر هەیە لەگە ساڵانی ڕابردووە. ئێمە سێ جیاوازیمان هەیە. یەکیانەوەیە لەلایەنی نرخەوە، ساڵی پار 550 بوو بۆ پلەیەک، ئیمساڵ 850. طبعا ئەمە تەسیراتی و بۆرسەی عالەمی تەسیری تیاکە. بۆ نمونە ئەو شەڕی لە ئۆکرانیا هەیە تەسیری زیاد کردەوە بۆ قەرەبووکردنەوە و سعر بەرزبوونی سعر. وزارەت 850,000 دانا بۆ 1 تۆنێک. هەروەها ئێمە حالیان ڕەسیدی پارە حازرە، هانیانە دێن بێن تەسلیمی کەین و بە زووترین کات بە ماوەی هەفتێ تا 10 ڕۆژ پارەکە حازرە توانی وەری وەک ساڵانی تر نییە.
6 مانگ و 4 مانگ و 5 مانگ و بۆ نمونە هەرێمی کوردستان تا ئێستا پاری 14 و 15 و 16 وەرنەگرەوە لە کەرکووک جیاوازە ئێمە هانیان دێن بێن وەری بگرن دوای جیاوازێتر لەگەڵ ساڵانی جاترا لەلایانی تەکنیکیەوە ئێمە ساڵان پلەی 1 و 2 و 3مان هەبوو ئیمساڵی 1 پلەیە چەندێک گەنمەکە پاک بێ چەندێک سعرەکە بەرزە بێ بۆ نمونە زۆر پاک بێ 850 تۆزێ گەنمەکەی پاکتر نەبێ ینی بۆ نمونە پیسی تیا بێ داشکانی بۆ ئەکری ئێمە بۆیە هانیان دێن گەنمەکانیان پاکەن بێن تەسلیمی ئەریکەن بۆی ئەمە قوتی شعبە ئەمە سەلەی غذایی عێراقا فەرق و جیاوازی زۆر هەیە لەگە ساڵانە کاک شەرەف ینی بە پێی لە بەندەکان نرخ بۆ ئەو بەروبوومانە دیاریکراوە ینی ئەگەر گەنمەکە بە شێوەیەکی بەرچاو پاک نەبێ 850,000 دیناری بۆ تۆ پێ ناتێت 850 پێ نادرێت بەس کەمێک بوو داشکاری پێکرد بە عەربی پێوترێ خەسم ئێمە بۆی هانیان دەین پاچی بکەن بێنن ئێمەلیان وەرەگرین دەست خۆش سوپاس بۆ ئەندازیار شەرەف ئەحمەد عەزیز ئەندازیاری کشتوکاڵ لە تاقیگەی سایلۆی کەرکووک ئەمە کۆی ئەو زانیاریانە بوون کەوا لێرە ئەمڕۆ دەستکرا بە وەرگرتنی بەروبوومی کشتوکاڵەکان لە لایەن سایلۆی کەرکووکەوە بۆ جوتیارانی ناوچەکە سنووری پارێزگای کەرکووک هەڵبەتە ئەمڕۆ ژمارەیەکی زۆر لە جوتیاران لێرە ئامادەن بەروبوومەکانیان هێناوە تاوەکو لێرە تەسلیمی بکەن بە چەند پرۆسەیەک هەڵبەتە ئەوەی لە پشتی منەوە دەبینرێت لێرە تاقیگەی سایلۆی کەرکووکە پشکنین بۆ سەر جەمە و بەروبوومە دەکەن لە ڕووی کوالیتی و لە ڕووی جۆرەوە دیاری بەرهەمەکانەکەن تاوەکو لەم ڕێگەیەوە نرخیان بۆ دیاری بکرێت دواتریش دەبرێنە کۆگاکانی سایلۆی کەرکووک و لەوێەوە دووبارە ئامادە دەکرێن تاوەکو ببرێنە مەطحەنەکان بۆ ئەوەی لەوێ بکرێن بە ئارد و لەلایەن وەزارەتی بازرگانیەوە لە بەشەخۆراکی مانگانە بەسەر هاوڵاتیاندا بەش بکرێت زۆر باشە زانە سوپاس بۆ هەموو زانیاریەکان و سوپاس بۆ میوانەکەشت ئمە ڕاستەخۆچی نەخورماتوە و کارمان دڵزار لەگەڵمانە سڵاو لێ بێ و ڕۆژ باش زانیاریەکانی ڕۆژچین فەرموو سڵاو لای ئەو بەیانیەوە بینەرانیش باش زانیاریەکانی ڕۆژ لە فۆرمات و ئەمڕۆ پلەکانی گەرما وەش پلەیە کەشوها تا ڕاتێک جێگیرە ئەمە پلەیە پلەکانی گەرما ناگاتە چپلە یاخود پلە تێ ناپەڕێت بەهۆی ئەو شەخۆ لە خۆڵبارینەی کە کەسناسی عراق وەزاریەدات چاوەڕێت دەکرێت بینێ پلەکانی گەرما دابەزن یعنی دابەزن بۆ بڕیارە ئەمڕۆ دەفتەری کۆبۆنی بانزین ئەوانەی کە دەفتەری بانزین مامەڵەیان پێشکەش و پێشتر ئەبۆیە تاکو ئێستا بچونایە لە شاری کەرکووک ئەو دەفتەرانیان وەربگرتایە بەڵام ئەمڕۆ بڕیارە ئەو دەفتەرانە بێتەوە بۆ فۆرمات و بۆی شۆفێران هەر لە فۆرمات و لێرە وەری بگرن دیارە پێشتر پلەی و گازندەی زۆر بوو لەلایەن شۆفێرانەوە لە کەرکووک کارێکی زۆر هەبوو و کاتی کاچوون دەفتەرەکانیان ئەبووە چەند جارێک بچونایە اینجا یان توانی وەربگرن بەڵام ئەمڕۆ بڕیارە ئەو دەفتەرانە بێتەوە بۆ فۆرمات و بۆی شۆفێران جارێکی تر نەچنەوە بۆ کەرکووک بۆ وەرگرتنی دەفتەری کۆبۆنی بانزین لە ئێستادا تاقیکردنەوەکانی پۆلی شەشی سەرەتایی و پۆلە ناکۆتاکانی 1 و 2 پێنجیش لە فۆرمات و بەڕێوە دەچێت هەروە تاقیکردنەوە دەریکەکانی شەشی سەرەتاییش دوێنێ چەند کێشەیەک لە تاقیکردنەوەکاندا هەبوو چەند خوێندکارێکی تاقیکردنەوە دەرەکیەکان بایکوتی تاقیکردنەوەیان کردبوو بۆی کە ئەوە خۆیان باسییان نەکرد کە مامەڵەیەکی باشیان لەگەڵیان نەکردووە ئەنێوەکو چاودێر لەگەڵیان بوونە فارس من ئەمڕۆ لە بازارێکم لە خۆرماتم ئەمەوێت چیرۆکی دروستبوونی ئەو بازارڕە و ناوی ئەو بازارڕە ینی هەم ناوەکەی بەڵام زۆر چۆڵ دیارە دڵزارەوە کاری جارێ بەیانی زوو یا خۆدەرە بازارە ینی جموجیانی بەڵێ بەیانی زووە ئالەتەن لێرە بەیانیان بازار زۆر خەڵەباڵقنی ئێواران زیاتر خەڵەباڵەکە بەڵام ئەم بازارڕە هەم ناوەکەی و هەم چۆنێتی دروستبوونی چیرۆکێکی لە پشتەرجامەوە ئەمڕۆ بۆی هاتوومە تێرە باسی ئەو بکەم ئەم بازارڕە ناوی بازاری هەڵوێستە بازاری هەڵوێست لە خۆرماتوو لە ساڵی 2015 دروست بوو بۆچی دروست بوو بۆچی نانرا بازاری هەڵوێست لە دوای ئاڵۆزەکانی خۆرماتوو وەک بەڕێستان ئاگادارن لە خۆرماتوو لە ساڵانی ڕابردوو چی شەڕی تیرۆ چی ئاڵۆزەکان بەهۆی گروپە چەکدارەکانەوە چی هەڕەشە تۆقاندێن ئەمانە وای کرد لە بازاری سەرەکی شارەکە دوکان و بازاری کوردان بسپێنێت ئەمە وای کرد کە هەوڵاتی کوردەکان دوکاندارە کوردەکان ئەو بازارە جێ بێڵن لە ساڵی 2015 هەڵسان لێرە بازارێکیان دروست کرد هەڵوێستیان وەرگرت هەڵوێستیان وەرگرت کە دوکانی کوردان هەمووی سوتا هەڵوێستێکیان وەرگرت هاتن لێرە ئەم بازاریان کردەوە
ناوێنا بازاری هەڵوێست ئەوەی ئێستا ئەم بازارە جیاکاتەوە لە تەواوی بازارەکانی تر ئەم بازار ئێستا سەرجەم لە تەوەکان ڕوویەکەن لە عەرەب و لە کورد و لە تورکمان دیارە مەش دەرخەری ئەو ڕاستیە یعنی کە هەمیشە کوردان پێکەوەژیانی لا مەبەست بووە کورد هەمیشە باوەڕی بە پێکەوەژیان و ئاشتی بووە ئێستا ئەم بازارە لە سەرجەم لە تەوەکان چینەتەوەی کورد عەرەب تورکمان ڕووی لێکەن و بۆتە یەکێک لە گەرمترین بازارەکان سەیری مەکەین ئێستا کەمێک خەرەپاڵەکەتەوە دیارنی عادەتەن بەیانیان لە فۆرمات و جموجۆڵی بازارەکان کەمە زیاتر ئێواران وشەوان لە بازارەکانە جموجۆڵەیە زۆر باشە دڵزار باسی بازارەکانت کە پێم خۆشە بزانم نرخی شتومەکەکان چۆنە لەوێ گونجاوە شتومەکەکان تا ڕادەیەک باشە جێگیرە بە حکمی ئەوەی کە لە فۆرمات و نرخەکان زۆر باشن چاودێری تا ڕادەیەک لەسەر بازارەکانەیە بەڵام بەم دواییانە شارەوانی فۆرمات و لەگەڵ هێزانامنیەکانە هەڵمەتێکیان دەست پێ کردووە بۆ لابردنی زیادەڕۆکان ئەم دوکانانەی ئێریشی گرتووەتەوە ئێستا زۆربیان هۆشداریان پێدراوە کە 2 مەتر دوکانی وایە 3 مەتر بێ بچێتە دواوە کاتێکیان بۆیان دانەوە لەو کاتە تێپەڕێت هەم غەرامەیانەکەن هەم بە سیارەی ئۆتۆمبیلی شارەوانی دیگەن دوکانەکانیان ئەوانەی کە زیادەڕۆ هاتنەوە پێشەوە ئەیڕوخێنن ئەمێ باس لە هەڵمەتێکی تری هێزانامنیەکان بکەم هەر لە چوارچەوەی لابردنی زیادەڕۆکان لە چەند ڕۆژی ڕابردوو هێزانامنیەکانی فۆرمات و هەڵمەتێکی گەورەیان دەست پێ کردووە بۆ ئەو ماتۆڕانی کە هاوڵاتیان بێزارەکەن 27 کەسیان لە ماوەی 4 ڕۆژی هەڵمەتەکەدا دەستگیر کردووە وای وەرگرتنی بەڵێننامە زۆربەی زۆریان ئازاد کراون یان ئێتوان بڵێم تا ڕادەیەک دیارە کاریگەری دیارە لەسەر فۆرمات و ناوشەقامەکان کەم ماتۆر کەم بووە چونکە پێشتر ماتۆر زۆرە بوو کاوڵاتیانی بێزارەکە ڕەنگە من هەموو شارێکە بێنێک لە فۆرمات و بان لە فۆرمات و بەشەیەکی بەرچاو زیادی کرد بوو بەڵام ئێستا دوای ئەو هەڵمەتەی هێزانامنیەکان تا ڕادەیەک کەمی کردووەتەوە و هەروەها دەست گیرا بەسەر چەندین چەکی بێمۆڵەتشدا هەر لەو هەڵمەتەدا کە دەستیان کرد بەسەر چەندین چەکی بێمۆڵەت و هەڵمەتەکە فراوان بوو یعنی لە زۆربەی شوێنەکانی شار بازگەیان دانابوو باشە دڵزار ئەگەر ئێمە لای ئێوەکە باشە دڵزار هەڵبەتە و ڕێگایی خورمات و گەرمیان ینی بەناوبانگە بۆی کەوا ڕووداوی هاتوچۆی زۆر لێ دەبێت ینی ڕێبەراتی هاتوچۆ لە خورمات و یاخود لایانی پەیوەندیدار بە هەمانگی لەگەڵ ئیداری گەرمیان هەتا پێساکە هیچ ڕێکارێک هیچ ڕێگایەک نراوە بۆ ئەوی کە ئەو کێشەیە چارەسەر بکرێت تاوەکو ڕووداوەکانی هاتوچۆ کەم بکرێتەوە چی دیکە خەڵکی ینی لە خۆڕا بەڕاستی گیانی خۆی نەسپێرێت فارس سەرەتای ئەم ساڵ پێش تقریبا مانگی 2 بوو کە پارێزگاری سەلاحەدین هاتە فۆرمات و یەکێک لە پرسیارانەی کە ئاراسەمان کرد ڕێگای فۆرمات و سفری بوو ئەو ڕێگایە نیوەی ئەچێتە سەر لەسەر پارێزگای دیالەیە نیوەیش لەسەر پارێزگای سەلاحەدینە با بڵێن یاخود نیوەی لەسەر ئیداری گەرمیان یاخود پارێزگای دیالەیە پارێزگای سەلاحەدین ئەمە وەڵامەکەی بوو نەسڵن ئەو دەیگوت من لەگەڵ پارێزگاری دیالە قسەم کردووە لەگەڵ ئەو ڕێگایە گەشتێتە ڕێکەوتێن کە ئەو ڕێگایە نۆژە بکرێتەوە بەڵام ئەو ڕێگایە وا زیاتر لە 10 ساڵە بەو شێوەیە تا ئێستا نۆژە نەکراتەوە جارجارە هەندێک لە چاڵەکانی پڕ دەکرێتەوە بە شێوەی کاتی تەنها بۆ چەند مانگێکە و دووبارە خراپ بێتەوە بەڵام ئەوەی کە زیاتر ڕووداوی هاتوچۆی لێ بێت ڕێگای فۆرمات و کەرکووکە ینی ئامارمان لایە لە ماوەی 1 مانگە 20 ڕووداوی هاتوچۆ بووە زیاتر لە 10 هاوڵاتی گیانی لە دەزاوە لە ڕێگای فۆرمات و کەرکووک ڕێگاکە تا ڕادەیە باشە بەڵام ئەوەی کە زیاتر وای کردو ئەو ڕووداوانە زۆرتر بێت خێرایی شۆفێرانە بە حکم ئەوەی کە ئەم ڕێگایە ڕێگایەکی جووتساییدە و تا ڕادەیەکی زۆر ڕێگایەکی باشە بەڵام ئەوەی کە وای کردو ڕووداوە چۆکان زۆر بن خێرایی شۆفێرانە بەتایبەتی کە ئێستا ئەم شەفۆ لە خۆڵبارینەی بڕیارە بێتە ناوچەکە حکوومەتی عێراق و کەشناسی عێراق خۆشداریەدەن یەک لەوانی کە زۆر کاریگەری لەسەر بێت شۆفێرانە ینی شۆفێران پێویستە بە شێوەیەکی باش حەزەری خۆیان وەربگرن خۆڵبارینەکە لە فۆرمات و فارس جیاوازە لە هەموو شارەکانی تر بە حکمی ئەوەی خۆڵبارین مانگی ڕابردوو لە فۆرمات و 7 کەس بۆی خۆڵبارینەوە گیانیان لە دەزا لەژێر کارگەری خۆڵبارین جا بۆیە هاوڵاتیان زۆر بەجددی ئەو بابەتیان وەرگرتووە هەر لەگەڵ خۆڵبارینەکە ئەگاتە فۆرمات و ینی زۆربەی زۆری هاوڵاتیان ناچنە دەرەوە بەتایبەتی ئەوانی کە بەتەمەن نەخۆشخانەی فۆرمات و ئامادەکاری تەواوی کردووە بۆ ئەو شەفۆ لە خۆڵبارینەی کە بڕیارە ڕوو لە ناوچەکە بکات زۆر باشە زۆر سپاس بۆ هەموو زانیاریەکان بێگومان
کێشەکان یاخود ڕووداوەکانی هاتوچۆ لە نێوان بەدەر لە خورماتوو لەگەڵ کەرکک داخۆقیش بەردەوام لەوانە ڕووداوی هاتوچۆی زۆر ڕۆدا بەهۆی خراپی ڕێگەوبان و هەروەها کواڵێتێکی خراپ و نەبوونی هێماکان و هەروەها خێرایی شۆفێرانش بە هەمان شێوە مانەوەی هۆکار بوون نەکا بەردەوام لەو ڕێگەیانە ڕووداوی هاتوچۆ ڕوودا بەداخەوە بێگومان و بیرشمانەتە سارە خورماتووەکێکە لەو قەزایانەی بە تایبەت لە ماوەی ڕابردوو و لە سەرەتای سەرهەڵدانی و داعش دروست ئەوەیە کە لە ژێر دەسەڵات و هەیمنەت هێزەکانی پێشمەرگەیە بوو پارێزرا و بەڵام بەداخەوە لە پاش ئەو لێکەوتانی کەوا ڕوویانداوە تێکڕای ناوچە دابڕێنراوەکان تووشی ئەو نەهامەتی و ئەو قورسایی و بارگرانێ بوون بەداخەوە بینیمان و خورماتووەکێک بوو لەو قەزانێکەوە قوربانێکی زۆری دا و هاوڵاتێکی زۆر دەربەدەر بوون و بینیمان کە هەندێک گروپ و هەندێک لایەن ینی بە بەڕەچاوکردنی بیری ناسیۆنالیزمی و بەدەر لە ناسیۆنالیزمی یاخود لەوەش خراپتر بە شێوازێکی ڕاستی زمان ڕەگەز پەرستانە بەداخەوە لەگەڵ کوردانی ئەو ناوچەیە مامەڵەیانە کرد و هیوادارین کە بە هەماهەنگی لایەنە کوردستانەکان دۆخی خورماتوو و دۆخی ئەم ناوچانە بەرەو ئاراستەیشی باشتر بڕوات. زۆر باشی ماچینە داقۆق هاوکارمان محەممەد دڵماس لەگەڵمانە ڕاستە خۆسڵاو لێبێ و بەیانیت باش هەواڵ و زانیاریەکانی ئەمڕۆ چیە لە داقۆق فەرموو محەممەد. بەیانی باش فارس بەیانی باش سارە من ئێستا لەسەر یەکێک لە حەوزە ماسیەکانی سنووری داقوقم ئەوش کە دەکەوێتە نێوان گوندی سنووری گوندی یەنگی جا دیارە وەکو ئاشکرایە ماسی داقوق لەسەر ئاستی بەشێک لە پارێزگاکانی عێراق و هەرێمی کوردستانیش بە تایبەتی بەنگاوبانگێکی باشی هەیە و تام و چێژێکی باشی هەیە و ڕەواجێکی باشی هەیە لە لای هاوڵاتیان بۆ پێی ماسی داقوق کە ڕەواجی هەیە ئەو شەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئاوی ئێمە ئاوەکەمان سوێرە تا ڕادەیەکی باک تامێکی باشی بەخشیوەتە ماسیەکە هەرچەنە لێرە بە خێوکەرانی ماسی کۆمەڵێک کێشە و گرفتیان هەیە هاوکات منەمێ باس لەوەش کەم کە لە سنووری داقوق نزیکەی 1236 حەوزی ماسی هەیە یاخود بە خێوکەرانی ماسی کە تا ڕادەیەکی باش خەڵکێکی باش بژێوی ژیانی لەسەر ئەم حەوزە ماسیانەیە کە ئێستا منە بینم ئەمڕۆ ئێستا لە قسمەوە ژمارەیەک لە کرێکار لە بەرەبەیانەوە تۆریان هەڵداوە و ماسییان گردووە و کۆیان کردووە ئامادەیان کردووە بۆ فرۆشتن. فارس گوێت لێمە؟ گوێتان لێمە ئەلو؟ فارس باشە بە حەمەد گوێتان لێمە فارس؟ بەردەوام بەفەرموو. بەڵێ دیارە ئەمڕۆ لە بەرەبەیانەوە بە خێوکەری خاوەنی ئەو حەوزە ماسیە دەستی کردووە بە فرۆشتنی شکاندنی حەوزەکەی و دەستی کردووە بە فرۆشتنی ماسی. دیارە ماسی لە ئێستادا لە ڕووی نرخەوە نرخێکی باشیەیە بەراورد لە 10 ساڵی بۆ خۆم قسم کردووە لەگەلیان ئەڵێ بەراورد لە 10 ساڵی ڕابردوو تا نەگەیشتووەتە ئەم نرخەی کە ئێستا پێیەتی یانی ئێستا لەسەر حەوز کە ئێستا من نەبینم کەرەستەی پێوانەکردن ئامادەیە لێرە کیلۆی ماسی بە کۆ بە 8,000 ئافرۆشی ئەم نرخێکی باشە ینی تا ڕادەیەک بۆ تەمایی خۆشحاڵی بۆ بە خێوکەرانی ماسی. فارس گەردەرفەتەمێ من بۆ زانیاری زیاتر ئەچمەلای کاک محەممەد حوسێن کە خاوەنی دوو حەوزە لەم سنوورەوە موێت لە جاری خۆیەوە زانیاری زیاتر لەسەر ماسی پێمامدا کاک محەممەد گەربەیتەیرە بەیانی باشم زۆر خاڵەت بە ئێمە بەخشی و کاتی خۆت بە ئێمە تەرخان کرد. ماسی چۆن ئێستا لە سنووری داخل سۆناغەکانی ماسیەکە بمان باس بە خێراتنی کەناڵەکەتانەکەم بە خێراتن لەسەر چاوم. ئێمە تەوان کۆناغی ماسی لە سەرتاوە لە حلەوە هێنین بە بچووکی ئەم ماسی داقۆ هەمووین حلەیە بەڵێ لە حلەوە هێنین چکەمە حل ئەوان شارەزایەکی زۆریان هەیە لە پێش ئێمە لە ماسی بەخێکردن لەوێەوە هێنین بە بچووکی تلای خۆمان بەخێوەکەین لە مدەتی 5 بۆ 6 مانگە ئیترێکین بە 2 کیلۆ و 3 کیلۆ و داگرینە بازارەکانی هەرێمی کوردستانە و هەندێک جاریش بۆ خواری عێراق و بۆ بەغداد شینێری
ماسی داخۆ بەنگاو بانگە ئەوە بۆ چێگەڕێتەوە یعنی جگە لە شارەکانی هەرێمی کوردستان هەناردەی شارەکانی باشووری شەکەن بەغاو بەڵێ بێگومان زۆر جا بۆ بەغداد شوێنێرین بۆ هەولێر بۆ دوخۆ بۆ سلێمانی شوێنێرین بۆ هەموو جێگاکان هۆکارەکەی ئەگەڕێتەوە بۆ ئاوەکەی خاکەکەی ئاوەکەی سوێرە ئیتر ماسی جوان لێ هەڵەکەوێ بە تامیشە زۆر شتی دەرەجەکەی و ئالەفەکانیشمان دەرەجەیەک ینی ئەلەفی زۆر باشێنینی لە حوزێکە چەند ینی با بڵێن پانتایەکەی چەند چەند ماسی تیاکەنەگەن ئێمە لە بەپی دوێنمە هەر دوێنمێک لە 500 ماسی بۆ 750 ماسی تیەکەین ئیتر بۆ نمونەگە حوزێکت هەبێ دەدوێنم بێ 10,000 بۆ 7,000 تیەکەین بەپی دوێنمە ئێستا هیچ ماوەی ڕابردوو کێشەوەتان هەبوو کە بازگەکانی هەرێمی کوردستان بە تایبەتی سلێمانی هەولێر هەرچەند لە سلێمانی تا ڕادەیەک ڕێگەی پێدان بەڵام هەولێر بە تەواوی ڕێگەی نادا ئێستا و کێشەگەیەتی تا پێستا توانن ئێوە ماسیە ناردەی و شارانە بکەن یاخود گۆڕانکاری پێیاکە بەڵێ ئێستش تەنانەت تاکو ئێستا سەیتری هەولێر نالێ بچینە ژوورەوە داوای کتابمانێکە کتابی بەیتەری و ئاسایش ئەو دوو کتابیان بۆکەین سەیتەری تاسروجە هیچ کێشەی نییە داوای هیچ شتێکمان لێ ناگا هیچ کێشەیەکیان نییە هیچ گەفتێکمان بۆ دروست ناگەن ئەو نووسراوانەیە لەکوێوە بازگەی شێراوە داوای کتابی هەولێرمان لێگە نابێنە تۆ ماسی تێناوەیە چەند کارژێرەکە مێنێ لەوە خراپ نییە گومان زۆرمان دۆبین باشە مەحەمەد زۆر تەسیرمان لێگە بەڵێ لەگەڵ بەرزبوونەوەی پلەکانی گەرما ینی هەموو ساڵێک نرخی ماسی لە بازارەکان دابەزێ بەڵام ئەم ساڵ پێچوانەکەی ڕاستەوە نرخەکەی لە بازارەکان بەرز بۆتەوە ئەگەر لەو بەڕێزە پرسی کە بۆ نمونە خاوەن حەوزی ماسی هۆکارەکانی چین بەڵێ ئەو برادرانم لە ستودیۆ پرسیارەوەکەن ئەڵێن هەموو ساڵێک لە کاتی بەرزبوونەوەی پلەی گەرما نرخی ماسی لە بازارەکانە دابەزێ هۆکارەکەی چێت ئەم ساڵ بەڵێ زۆر ڕاستە زۆر جوانە ئەو پرسیارە لە جین خۆیەتی هەموو ساڵێکە کاتێک کە گەرما دروستە بێ حتمما ماسیەکان ئێمە ماسی کار بە ئەو ماسی کار بە ئەکەوێتە خواردنەوە لە مانگی سێ بەدواوە ئیتر دەست بە جوڵەی خواردنەکە بۆیە لە گەرما ماسیەکان یەواش یەواش پێ ئەگەن کە پێ ئەگەن بۆ نهیوا هەیە بە وەسفەتی ئیفرۆشەیە نایە لێ پێ بگا ئیترەوە تەسیرەکە با بڵین ئیتر عەرزەکە زۆرە بێ لە بازارە ینی خستنە ڕوو زۆرە بێ کە زۆر بوو یەواش یەواش سعرەکەیش دابەزێ ئەوەیە هۆکارەکەی لە گەرما ماسی ئێمە علەفەخوا ماسی کارب علەفەخوا کە علەفی خوارد پێ ئەگا کە پێش گەیشت دابەزێت لە بازار بۆیە دابەزێ سعرەکەی ئەستا نرخی ماسی گەیشتووەتە چەند ئیستا لەسەر 7 کیلۆی 8,000 دینارە کیلۆ 8,000 یا من بەراورد لە ساڵانی پێشوو باش دووقاتە لە مەدای 10 ساڵە من لە 2006 لە ماسی بەخێوەکەم 2013 بێ کیلۆی ماسی گەیشتە 12,000 سەر حوز لە دوای ئەوە ئیترەوە مەدای 10 ساڵی شابێت ماسی کیلۆی نەگەیشتوێتە 8,000 دینار 4,000 بۆ 5,000 بووە لەو مامناوەندە 3,000 بەڵام ساڵ بۆ یەکەم جارە لە دوای 10 ساڵ کیلۆی ماسی لەبان حوز بکا بە 8,000 و 8,000 ڕبعی کشتەنانێت کاک محەممەد منەوێ باسی ئەوم بۆ بکەی ستۆ ئەو حەوزە چەند خێزان لە دوای حەوزەوە بژێوی ژیانە لەسەرم وڵای بێگومان زۆر یعنی سەبوونە منە من خۆم وا لەسەر ئەم حەوزە الحەمدولله ینی ئیسفادەم لێ کردەوە ئەو کرێکارانەوە هەر هەمووی بۆ نمونە هەریکی و عایلەیەک لەسەری تا سایقەیەکەیە بۆ نمونە ئەوەی کە علەفەکەی لەلایەنین معمەل علەفەکەیە ئەو سیارانەی کەەوە علەفەکەمان بۆ ئۆگوازنەوە ئەو کرێکارانەی کەەوە علەفەکەت داگرن و بارەکەن یعنی خەڵکی زۆر الحەمدولله ئیسفادەی کردووە زۆر سپاس دەست خۆش بێ پارس من ئەگەر دەرفەتە بێ هاوکارم ماسیەکانمان بۆ بگوازێتەوە بۆ بینەران با ببینین ئەو ئێستا وا تۆڕی لێدراوە تەواو کۆکرایەوە ماسیەکان ئیسا ئامادە کرێ ئیتر پێوانەیە کرێت و ئەفرۆشێ طبعاً وەسەت و سێ جۆرە بچووک و وەسەت و گەورەی لێیە 2 کیلۆ بۆ 3 کیلۆ بۆ کیلۆ و نیو زۆر باش جۆری ماسیەکانیش ماسی کار بە لە سنووری داقوق سەرجەم بە خێوکەرانی ماسی لە داقوق ماسی جۆری کار بەکارێنن فارس منە گەڕێمە لایەوە باشە سپاس بۆ تۆ محەممەد زۆر سپاس بۆ تۆ سپاس بۆ میوانەکەت زۆر باشی ماچینە سلێمانی هاوکارمان هێژین ڕاستەخۆ لەگەڵمانە بۆ گواستنەوەی زانیاریەکانی ڕۆژ سڵاو لێبێ و بەیانیت باش هێژین ڕۆژ باش هێژین فەرموو کات بۆ تۆیە سڵاو لە ئێوە بەیانیتان باش
دیارە زانیارەکان لە شاری سلێمانی هەمە جۆرن و چالاکیەکانیش بەردەوام لە شاری سلێمانی هەیە. ئەمڕۆ چەندین چالاکی هەیە دەمەوێت باس لەوە بکەم، بەڵام سەرتا دەمەوێت لە زانیاری کەش و هەواوە دەست پێ بکەم کە کەش و هەوا بەپی پێشبینیەکان لە ماوەی چەند ڕۆژی داهاتوودا شەپۆلێکی خۆڵبارین ڕوو لە عێراق و هەرێمی کوردستان دەکات و پلەکانی گەرماش ڕۆژانە بەرز دەبێتەوە و بۆ کەشوهەوەی ئەمڕۆژ بەرزترین پلەی گەرما 32 و نزمترین 11ەیە. دەمەوێت باز لە تای خوێنبەربوون بکەم. ئەم نەخۆشیە دیارە چەندین حاڵەت تۆمار کراوە لە شاری هەولێر و لە شاری دوهۆک و لە بەغداش یەکەم حاڵەتی گیان لە دەستدان تۆمار کراوە، بەڵام هیچ حاڵەتێک لە شاری سلێمانی تۆمار نەکراوە. و چەندین چالاکی هەیە ئەمڕۆ لە شاری سلێمانی بەڕێوە دەچێت. من دەمەوێت باز لەوە بکەم کە لە قەڵاچوالان ئەمڕۆ سەعات 8 کۆلێژی سەربازی ئاهەنگی دەرچوونیان هەیە و ئاهەنگی دەرچوون لەوێ بەڕێوە دەچێت و دەمەوێت باز لەوە بکەم سەعات 11 سەرۆکی هەرێم سەردانی پارێزگای سلێمانی دەکات و لەگەڵ باڤڵ جەلال تاڵەبانی کۆ دەبێتەوە و دەمەوێت باز لەوەش بکەم سەعات 4 کۆنگرێکی ڕۆژنامەوانی بۆ فیستیڤاڵی گەلابێش هەیە. هەر ئەمڕۆ سەعات 11 وەزیری بازرگانی و پیشەسازی عێراق سەردانی پارێزگای سلێمانی دەکات و سەردانی کۆگاکانی خۆراک دەکات و بە دوواداچوون بۆ بەشە خۆراکی هاوڵاتیان دەکات و کۆنگرێکی ڕۆژنامەوانی ئەنجام دەدات. و من ئێستا لە بەردەم بەڕێوبەراتی خان و بەرەم کە وا بڕیارە ئەو کەسانی کە قەرزی هاوسەرگیری یاخود خان و بەریان هەیە لێرە کۆبوونەوەکی ناڕەزایەتی ئەنجام بدەن و چەندین داواکاری پێشکەشی حکومەت و لایەنی پەیوەندیدار بکەن. بەڵێ ئەمە زانیاریەکان بوون لە شاری سلێمانی. باشە، هێژین ڕەوشی پەروەردە لە ئێستادا لە سلێمانی لە چ ئاستێکدا ئێوە تاقیکردنەوەکان لەوێت چۆن بەڕێوە دەچێت و لە قوتابخانەکانی سلێمانی تا چەند زەمینەیەکی باش و لەبار و گونجا و ڕێک و لە ڕووی دەرونی و هاوکات لە ڕووی پەروەردەییەوە بۆ خوێندکاران ڕەخسێنراوە لەوێ؟ هەڵبەت چەند ڕۆژێک پێش ئێستا پرۆسی تاقیکردنەوە ئەنجام درا، یعنی تاقیکردنەوەی خولی یەکەمی وەرزی دووەم بەڕێوە چوو و هەموو ئامادەکارەکان لەلایەن بەڕێوبەراتی پەروەردەوە کراوە و زەمینەیەکی باش بۆ خوێندکاران ڕەخسا بوو تا لە باشترین کەشە تاقیکردنەوەکانیان ئەنجام بدەن. زۆر باشە هێژی نەگەر باسی ڕووداوەکانی هاتوچۆ بکەیت لە ڕێگاکانی دەرەوەی سلێمانیش نێوان سلێمانی و شار و قەزاکانی تر ڕووداوەکانی هاتوچۆ ئێستا لە چ ئاستێکایە؟ ڕووداوەکانی هاتوچۆ ڕۆژانە هەیە و ڕووداوەکانی هاتوچۆ زیاد بووە و بەپێی ئەوەی کە بەڕێوبەراتی هاتوچۆ بەردەوام ڕێنمایی دەدەنە هاوڵاتیان کە پابەندی ڕێنمای هاتوچۆکان بن. زۆر باشە هێژین، سپاس کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵ ماموویت. سپاس بۆ گواستنەوەی هەواڵ و زانیارەکان لە شاری سلێمانی. دیارە سارا هەڵبەت بێگومانیانی ئەم بۆ کە دەرچوانی کۆلێژی قەڵاچووران هەوڵ بە ئامادەبوونی سەرۆکی هەرێم و باڵخ و جەلال تاڵەبانی بێگومان ینی ئەمە خۆی لە خۆیان سەرەتایەتوانین بۆ دەستپێکی هەنگاوەکانە بۆ زیاتر لێک نزیکبوونەوەی نێوان کێتی نیشتیمانی کوردستان و هاوکات پارتی دیموکراتی کوردستان هەڵوە دوورمانەچێنە ڕووی سیاسیەوە ئەم دوو هێزە کاتێک لە یەک نزیک ببنەوە بێگومان توانین بڵێ پرۆسی ئاشتەوایی پاکێجی ئاشتەوایی و پاکێجی خۆشگوزەرانی بۆ خەڵکی کوردستان فراهەم ئەبێت یاخود فراهەم دەکرێت چونکەم دوو هێزە هەڵقوڵاوی ناو جەماوەڕ و لە ڕابردووژە تاڵی و ناخۆشی شیرینەکان هەر بەیەکەوە بووە بۆیە گرنگە و چاودێران باسی لێوە دەکەن لە ئێستاشدا بە هەماهەنگی کار بکرێەوە بە تایبەت بۆ ناوچە دابڕاوەکان وەکو چۆن سەرۆکی دەستەی گشتی ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم ئاماژەی بۆ کرد کە پێویستە بۆم ناوچانە بەیەکگرتووی و بە یەک پاکێج کار بکرێت. زۆر باشە چێن لای کارمان دڵنیە لە گەرمیان و ڕاستەخۆ لەگەڵمانە. سڵاو لێبێ و بەیانیت باش دڵنیە زانیاریەکانی ڕۆژ چین فەرموو. ڕۆژ باش دڵنیە فەرموو. بەیانیتان باش.
ڕۆژێکی خۆش بۆ هەمووان پارس چەند هەواڵێکمانەیە باتر ئێمە میوانێکمانە بێ باست لە ناوچە کوردستانەکانی دەروی هەرێمی یاخود ناوچە دابڕاوەکان کرد دیارە هەردوێنێش ئاماژەمان پێگرێسان بابەتەیەکێکە لە پرسە گەرمەکان کە فراکسیۆنی یەکێتی و بابەتیان ڕژاندووە کە هەردوو پەرلەمانتاری گەرمیان سروە محەممەد و کاروان یاروەیس بە هاوکاری پەرلەمانتارانی تری یەکێتی لە فراکسیۆنەکە هەڵمەتێکی چڕیان ڕاگەیاندووە پەنجاواژۆیان کۆ کردوێتەوە بۆی کە کار لەسەر جێبەجێکردنی مادەی 140 بدەن چونکە یەکێتی لە کاتی بانگەشە بەڵێنی بەوە داوە کە بە خەڵکی کوردستان و بە دەنگدەران و بەلایەنگرانیان کە کار لەسەر ئەوە بکایەکێک بێت لە ئەولەوێت لە کارەکانیاندا ئێستا بابەتەکە زۆر گەرمە و یەکێتی زۆر بەجددی کار لە سەرێکا چونکە بە درێژایی مێژوو یەکێتی خۆی بە خاوەنی و ناوچانە زانی و هەمیشە قوربانی بۆ و ناوچانەدا و خەباتی بۆ ئەو ناوچانە کردووە بێنە سەر هەواڵەکان لە ئێستادا کێشەی پرۆژەی نیشتەجێبوونی گەرمیان گفتوگۆی لەسەر ئەکرێت دوێنێ لە کۆبنەوەکی کراوەدا کە ژمارەیەک لە وڵاتیان و ڕۆژنامەنووسان و بەڕێوەبەریەوە بەهێنانی گەرمیان گفتوگویان لەبارەی و کێشانەوە کرد کە چۆنیەتی دەستنیشانکردنی ئەو شوێنانەی کە بۆ پرۆژەی یەکەی نیشتەجێبوون دیاریەکرێ یاخود ڕێنمایەکانی پرۆژەی یەکەی نیشتەجێبوون چۆنە لە گەرمیان تاوەکو لە بەرژەوەندی ئەو کەسانە بێت کە پرۆژەکان وەرەگرن لەلایەکی ترەوە خولی ڕایەنانی تۆپ پێ لە کەلار دەستی پێکرد دیارە بە هەمانگی لەگەڵی سلێمانیەکێتی تۆپ پێ عێراق بەڕێبەراتی وەرزش و لاوان خولێکی ڕایەنانی سەرەتایی بۆ ماوەی 4 ڕۆژ بۆ وەرزشوانان و وەرزشدۆستانی ناوچەکە کردەوە پارس با ئەمڕۆژ لەسەر ڕووداوەکانی هاتچۆ لا نەدەین هەر لە دوێنێەوە 3 ڕووداوی هاتچۆ ڕویان داوە تەنیا ئەو قەزای کەلارە بەداخەوە ژمارەیەک هاوڵاتی بریندار بوونە دوو ڕووداویان هەر لەناو کەلارە زۆر بەکەمێ ئەمڕۆی مەبەندی یانزەی گەرمیان سەردانی کوردیەکەوە سەردانی بەرەکانی گیان وە پێشمەرگاوە دامەکان لەم چێدا زانیاری زیاتر لای عومەر حەمەڕەشید دەپسای کۆمپیوتەر باشە دڵنیاوا دیارە دەنگت بە ئێمە ناگات هیوادارم کە کێشەی دەنگت چارەسەر بکەیت و پاشان ئێمە دەین وڵات ئێحسا بینە سەر کێشانەی کەوا تو لەگەڵ وڵای هەبووە بە دڵنیاییەوە ئەنیوەکو خوێندکارێک تاقیکردنەوەت لە دەستە چێندێک جارکەوە خەچەکە بڕێ خۆت هێڵی ئینتەرنێتەکانە بڕێت و جار بەجاریش زۆر چۆن بڵێن هێواش ئەبوو ئەوەش هۆکار بووکەوە وەڵامەکان دەست نەگات فۆرمەکەی کە پڕت کرۆتەوە نەگات دەنگە دەنگی ژوێتەوە بە هەمان شێوە بۆی سیستەمی ئۆنلاین زۆر بۆ ڕادەیە سەرکەوتون نەبوو لە وڵاتی ئێمە بەراورد بە وڵاتانی تر هۆکارەکەشی بۆ ئەوە ناگڕێتەوە کەوا ئاماژەمان پێکرد خراپی ئینتەرنێت و هێواشی وەروەها ئەو ژاوەژاوی کاو لە ماڵەکانە هەیە ئەمان هەمووی هۆکار بوون کەوا وا دیارە بە ساڵی داهاتوو ساڵی خوێندنی داهاتوو بۆ شێوازە نابێت بە شێوازی ئامادەبوون ئەبێت لەگەڵەوەشا لە گەرمیانیش بە هەمان شێو باسی هەمان بابەتمان کرد ئەویش ڕووداوەکانی هاتوچۆ بوو ئێمە ڕۆژانە باسی ماکەین لەبەری ڕۆژانە ڕووداوەکانی هاتوچۆ ڕوو ئەداتەوە بەهۆی ئەو خراپی و نالەباری ڕێگەبانەکان و هەروەها شەقامەکان و نەبوونی هێماکان و لەگەڵ ئەوەشا ئێمە نابێت هەر باسی ڕێگەبانەکان بکەین شۆفێرەکان بێت خۆیان ئاگادار بن تاکو چەند ورن ئەگەر هاوکاران من لەسەرەوە مایکەکانیان کوژێنەوە بێگومان پێویستە شۆفێران ئاگادار بن بە خێرایی لێ نەخڕۆن ئۆتۆمبیلەکانیان لێ نەخڕۆن بەتایبەت گەنجان کەوا خۆتەزانی کا کۆمەڵە گەنج پێکەوە لە ئۆتۆمبیلەکە بن بۆ دەرەوە بچن تۆزی حەماسەیەکی زیاتریان نەبێت ئەمە هۆکارێکەوە بە خێرایی شۆفێریەکەنەوە بێت هۆی ڕووداوەکانی هاتوچۆ بە تایبەت کە لە ماوەی ڕابردوو ئەو خۆڵبارینەی ڕوویدا ئەو هۆکار ببووی کەوا مەودای بینین کەم بێتەوە و ڕووداوەکانی هاتوچۆ زیاتریش بێت بۆ مێدین کە هەموو لە سەلامەت بن لە کاتی شۆفێری ئاگادار بن و هەروەها ئەو بابەتانی کە پێویستە وەکو هێماکان هەموو بابەتانە دابین بکرێت لەسەر شەقامەکان زۆر باشە ئەچینەوە لای هاوکارمان دڵنیا سێبارە سڵاوت لێبێت فەرموو دڵنیا پارێزانی بەگەر نەبێتە چواربارە ببورن من یەکسەر دەمێ بچمە لای میوانەکەم
کاک عومەر سڵاوتان لێ بێ باریتان باش ئێوەش باش سپاس ئەگەر یەک پێش بێنە ئەلاتیرۆ کاک عومەر گەر باسی ئەومان بۆکەی مەبەست لە سەردانەکەی لێ پسراوی مەڵبەند ئەمڕۆ چییە بۆ گەرمیان سپاسانەکەم بەخێر بن بەسەر چاو مەبەست لەو سەردانە ئیمڕۆ بەڕێز لێپرساوی مەڵبەند 11 ڕێخستنی گەرمیان ئەوەیە کە سەردانی شاری کفری ئەکات لەگەڵ ئەوەیشە سەردانی بەرەکانی جەنگ ئەوانەی کە لیوا و فەوج و ئەوانەیە پێشمەرگەکان بەسەرەکاتەوە و لە چۆنێتی حاڵ و گوزەرانیان ئەپرسێ ئەوەی لە ڕووی عەسکەریوە سەردانی بەرەکانی جەنگ ئەکات ئەو ڕەبەیانە لە بریتێ لە فەوجەکان و لە لیوا و ئەوانە بۆ ئەوەی حاڵ و گوزەرانی پێشمەرگە بزانێت چۆن و چۆن نییە کاک عومەر باسی ئەم بۆکە یەکێتی بە درێژایی مێژوو تاکۆکی لەو ناوچانە کردووە تا چەند یەکێتی لە ئێستادا لەوەی کە ئەو پرۆژەیەکە لایەن پەرلەمانتارانەوە واژۆی لەسەر کۆکراتۆ جێبەجێ بکرێت بۆ ناوچەدا بڕاوە دڵنیا بە یەکێتی نیشتمانی کورسان هەمیشە هەوڵی داوە هەر لە سەرەتای ڕوخاندنی ڕژێمی عێراقەوە لە سەرەتای دروستبوونی حکوومەتی عێراقی نوێەوە بۆ گەلی عێراق و کوردستان یەکێتی نیشتمانی کورسان هەمیشە خەمخۆری ئەو ناوچانە بووە ئەو ناوچانەی لە خۆی و لە ناوچەکانی تری کوردستان دانە بڕیوە بەڵام ئیتر ڕەنگە هەمومان لامان ئاشکرا بێ بۆ ئەوەی تر بارودۆخی سیاسی وای کردووە کە ئەو ناوچانە لە ئێستادا تۆزێ بەو شێوە بێ لەگەڵ هەرێمی کورسانە من دڵنیام لەوەی و هەموو کەسیش دڵنیا ئەەکەینەوە یەکێتی نیشتمانی کورسان و ئەو پەرلەمانتارە بەڕێزانەمان کە پەرلەمانن لە نوێنەرایەتی هەموو چینی توێژەکانی ئەم هەرێمەی خۆمان ئەکەن و داکۆکی سەرسەخت ئەکەن لەسەر ئەوەی کە ئەو مافانە هەر هەمووی بە مادەی 140 شەوە بگەڕێتەوە بۆ سەر هەرێمی کوردستان لەگەڵەوەیشە ئەوەی من ئاگام لێ بوێ زیاتر پێم وابێت لە 50 واژ و کۆکراوەتەوە بۆ ئەوەی کە ئەو ناوچە دابڕاوانە و مادەی 140 بگەڕێتەوە سەر هەرێمی کوردستان جگەل لەوەیشە کۆمەڵی بابەتی تر هەیە شەڕ و داکۆکی لەسەر ئەو بابەتانەش ئەکرێ و هەموو خەڵک دڵنیا ئەکەمەوە بۆ ئەوەی کە نوێنەرەکانی ئێمە بە تایبەتی وەکو یەکێتی نیشتمانی کورسان هەمیشە داکۆکی کار بوونە لەسەر مافە ڕەواکانی ئەم گەلە و کۆڵیش نادەین هەم لە سەرکردایەتی یەکێتی نیشتمانی کورسانەوە تاکو ئەندام پەرلەمانەکانش. سپاس بۆ عومەر حەمەڕەشید ئەندامی مەڵبەند و لێپرسراوی کۆمیتەی ڕاپەڕینی یەکێتی نیشتمانی کوردستان فارس ئەمە بوو زانیاری و هەواڵەکانی باشە ئەگەر پرسیار دەست خۆش دڵنیا سپاس هەڵبەت کاتەوە دەفەدا بەشە پرسیاریشمان لای بەڵام کاتەکەرەوە ناخوازێ سپاس بۆ تۆ سپاس بۆ میوانەکەت هەڵبەت سارابینە سەر تەوەری پەروەردەی کە باسمان کرد لە سەرەتایە خودەوەی کە پێش ئەوەی بچین لای دڵنیا ئەنی گەورە نووسەری کورد شەدا حەسەن لە شوێنێکە بە دەقیقی یعنی ژمارەکەم بەڕاستی لێبەر نییە بەڵام ئەتوانم بڵێم هاونمونەیە ینی دەڵێ لە کوردستان ئەگەر 10,000 خوێندکار هەبێت 10,000 عایلە نەخۆشە بەڕاستی 10,000 کەس پێوی سەرقاڵە 10,000 کەس ماندووە وەڕسە جا بەداخۆ بینی کە لە وڵاتی ئێمە بەتایبەت ئەو پۆلانە یاخۆت پۆلی سێ و پۆلی شەشی ئامادەی تا ڕادەیەک پۆلەکانی دیکە باشترێکن بەڵام ئەو پۆلانێکەوە بەتایبەت 6 کە چارەنووسی خوێندکاری پێوە گرێدراوە یاخۆت خوێندکار وابەستە کرێت بۆی کە تۆ لەو ساڵەیە گە نمرێکی باش بەدەستنێنی ئەشەیە کە ئەو کۆلێژی کە تۆ حەزل لێتی و ڕەنگە جاری وایە مە حەزمان لە کۆلێژێکە بەڵام لەگەڵ بەهارەکانیشمان نەگونجێ هەمەش خۆی لە خۆیدا حەزی بە ناوبانگبوونە بۆی کان لە سەرەتای باسمان کرد جار وایە تۆ نیەتی ئەوە تێ بستە کۆلێژێکەوە بەڵام پێچوانی حەزەکانی تۆیە ڕەنگەت لەگەڵ بەهارەکەی تۆیان نەگونجێ بۆیە گرنگ شار خوێندکارێک کاتێک کە پۆلی شەشە هەوڵ باخۆی لە شیە دۆزێتەوە ئەو بەهرەی کەوا لە کەسایەتی و لە ناخی ئەوە هەیە هەوڵ بۆ ئەو بدا نەک یعنی هەوڵ بۆ شتێک بدا چاولێکەر بێ کە بڵێ من فلانە هاوڕێم ئەوەی تەنیشم کە لەسەر یەک تەختەیە دانیشێ حەزی لە کۆلێژی پزیشکیە منیش هەوڵ بۆ بدەم دروزەوەی ئەگەر هێناتەوە وەکو دەوت لیجی نەقش عوافی زۆر باشە بەڵام ڕەنگە دوازار پێشت نەکرێ و دوازار دووچاری نەخۆشی دەرونیش ببیتەوە
زۆر باشە هاوکارمان کاروان ئەگەر ئاماجە بێت چینە لای هاوکارمان زۆر باشە کاروان سڵاو لێبێ زانیاریەکانی ڕۆژ چین فەرمو کاروان سڵاتان لێ بێم کاتتان باش ئەڵبەتە جیاوازدا ئاوڕیانی کرم لە شار و شارچکانی هەرێمی کوردستان فارزم بۆ من لە بەرگی شارستانی پۆیم ئەڵبەتە من نزیک دەبینەوە یاخود هێدی لەکانی گەرما بەرز دەبنەوە خەڵک وەرزی مەلەیە فەرموو کاروان خەڵک بۆ گەشت و سەیران ڕوو دەکەنە کەنارچەی بووە بەنداوی سماپۆلی و لەگەڵ ئەوەشدا وەرزی دروێنەیە ئێستا ئێمە دەبینین ئانی بە تایبەتی لە وەرزی هاوینە و تر داخل دەبین بە بانگی 6 و 7 و ئیتر وەرزی دروێن دەست دەکات دەبینین لە زۆر لە وەرزی گەرما و هاویندا ئاگرکەوتنەوەی زۆر لە سنوورەکانەیە من بۆەوەی کە کاتی زیاتر بدەم بە میوانەکەم ئێستا زۆر بەڕێز ئەمیدی پۆلیس گۆران ئەحمەد سماقەم لەگەڵ دەبێت بەڕێوەبەری بەرگی شارستانی کوێکا گۆران زۆر سپاس بۆ بێمەکان بەخشی دەمانەوێت سەرکار بۆ دەست بکەنێت ئێوە دەستپلانێکتان گفتەبەر بۆ ڕوبەڕووبوونەوەی بڵێن هەم ئەوەی کە پێشوازی لە گەشتیاران لە ناوچە گەشتیاریەکان یاخود ئێستا کە داخلی وەرزی مادەبین وەرزی درێنە دەست پێ دەکات بۆ ئەوی کە لەگەڵ خاوەندە ڕاستەکانە خاوەن چێلگەکانە بڵێن پەیوەندیەکان هەبێت و بتوانن بە زووتیکات بکەنە شوێنەکان. سپاس بۆ ئێوە ئێمە ساڵانە بە دووادارکردنێک و بە کۆبنەوەی خۆمان دەکەین کەوا ئیشکارەکانمان بۆ بەرەپرسی ئیشکارەکانمان لەلایەن هونەرەکانمانەوە بە تایبەتی وە لەو ماوەی ڕابردووش ئەمە تدریبمان هەبوو مەشق ڕاهێنانمان هەبوو بەیانیان بۆ ئەوەی بتوانین هەموو کارمەندانمان لەو وەرزەدا لە وەرزی هاویندا بە تایبەتی ڕوبەڕووی ئاگر دەبینەوە پوش و پەلاژ وشک دەبی بۆ ئەوەی کارمەندانمان بە شێوەیەکی چالاک بتوانن پێکانی خۆیان جێبەجێ بکەن و ئەوە ئێمە کارمەندانی هونەریشمان هەیە لەو وەرزەدا هەموو شوێن و گشتەکان و برێن دائیرە حکومیەکان و هەتا خاوەندە ئاگادار دەکەنەوەکەوە هەموو شوێنەکانی ئەوی یاخود بیڕشێنن بە دەرمان بۆ ئەوەی کە وشک بوو نەبێتە هۆی گرگرتنی ئاگر و ئەوانەوە شتێکی دیشێ مەسەرەن خاوەندە ڕاستەکان ئاگادار دەکەینەوەکەوا لە کاتی دروێنە ئاگاداری دەڕاستەکان بن و شتە پێداویستەکانی وەکومەتی ئەوانە لە خۆیان ئامادە بکەن بۆ ئەوەی نەبێت لە کاتی ڕوودانی ئاگر بتوان بە شێوەیەکی بە زووترین کات کۆنتترۆلی ئاگرەکە بکەن شتێشتریشمان هەیە ئەمە وەرزی هاوین بەڕاستی خەڵک گەشت دەکات دێتە سەیران دەکات لە شوێنە گەشتیاریەکان بە تایبەتی سەر زەوی بچووک و بەداوی سماپۆلی و پارکی بۆ گود و ئەوانە بۆ چەند پارکێکی تریشمان هەیە لە ناحیەی تەختەر تیمەکانتان لێن ڕۆژە شۆکانە مەبەستم ئەوە بوو ئێمە تیمەکانمان لەوێ ئامادەن و ئەگەر بێت و شتێکی ترش برێن ئێمە تیمی غەواسی بەڕێبەرەکە قەزای کۆیە پێکاتۆ لە 17 کارمەند بە تەقتەق ناحیە تەقتەر ناحیە سێگرکان ناحیە ئاشتی بەنداوی سماپۆلی بەنداوی دێگەڵا ئێمە ئەگەر بێت و بتوانی هەر گەشتیارێک و پۆلیسێکی دەبی بۆ دابنەی بۆیە ئێمە دەتوانین تەنها چاودێریان بکەین ڕێنماییان بکەین هەر شوێنەک و دوو کارمەند سێ کارمەندی لە ڕۆژی پشوەکان ڕۆژی عینیەکان بابڕێن بۆیە لێرە ڕێنمایی هاوڵاتیان دەکەین ڕێنمایی کەس و کارمان دەکەین ئەوانێک کە دێن بۆ گەشت لە ناوچە گەشتیاریەکان پێویستە ئاگاداری خۆیان بووە لە ئێستادا ئێمە تابلۆمان ئامادە کردووە لە شوێنەکان دەچەقێندرێ بۆ ئەوەی لەلایەن خۆمانەوە هاوڵاتیان ئاگادار بکەن لە ڕووی تابلۆوەش لە شوێن دەواازەکان کە داخلی سنووری قەزاکان دەبن گەشتیارەکان مەسەلەن کوردیش لە سەرمانوتە هەم بە عەرەبیش بۆ ئەوەی گەشتیارەکان خۆیان بپارێزن لە کاتی مەلەکردن چونکە هیچ شوێنەکان ئەو شوێنانە کە باسم کرد شوێنی شیاوین بۆ مەلەکردن بۆیە هەندێکیشیان نەشارەزان هەندێکیشیان زۆربەی گەنجەکان مەسەلەن قارەکان لە مەلەوانگەکان فێرە مەلەوانی بن
تێن لە زەی بچوو خۆیکی قڕ و تیژ و هەندێک شوێنی جێچن و پاندێ بۆیە ئاوەکەی ئەوەندە ساردا دەبێتە هۆی ناتوانێت خۆی دەربازم کات بۆیە دەبێت خۆیکانی بەداخەوە بۆیە لێرەوە داوا لە هاوڵاتیان دەکەین داوا لە گەشتیاریان دەکەین کەران دەکەین کەوا خۆیان بپارێزن هاوڵاتیان لەگەڵ ئەوەدا بە باسی دەبێ هەر گەشتیارێک یعنی کەسێکی یان چۆن کەسێکە بڵێن پۆلیسی بەرگی شارستانی لەگەڵات باش ئێوە لە پێداویستی بەڕووی ئۆتۆم بێت و لە ڕووی پۆلیسی شۆ ئێوە بنکەکانتان جا لەسەر مەوضوعی شوێنە گەشتیارەکان باش گەشتر ئێمە لەلایەن خۆمانەوە بەڕێوەبەری ناحیەکانمان ئاگادار کردەوە خاوەن پارکەکانمان ئاگادار کردەوە کەوا بە خۆیان ئەو گەشتیارانەکە لە پارکەکان دەمێننەوە یاخود لەوێ دەبن خەڵکی شارەزار لە مەلەکردن لای خۆیان دابنێن چونکە ئێمە ناتوانین هەموو شوێنەکان بەڕاستی هەر هاوڵاتێک و پۆلیسەکی لە دیار دابنێ و بۆ ئەوەی نەخچێت و لە ڕووی پێداویستەوە بە تەکید ئێمە بەڕێوەبەراتی بەرگری شارستانی قەزای کوێ لەگەڵ هەموو شوێنەکان لەگەڵ هەموو قەزاکان لەگەڵ هەموو شارەکان لەگەڵ هەموو ئیدارە سەربەخۆکان جیاوازی ئێمە هەر بنکەیەک تەنها سیارەیەکمان هەیە سیارێکی گەورەمان هەیە حەریق من 13 بنکەمان هەیە لەگەر تیمێ غەوات ئەو 13 بنکەیە هیمە تەنها یەک سیارەی لێیە یەک سیارەی لێیە زۆربەیان تەنکەرن تەنها تەنکەری ئاون بۆیە پێویستە لە هەر بنکەیەک سیارێکی حەریق و سیارێکی پاڵپشتیشی وەکو تەنکەری ئاو لەگەڵ بێ بۆ ئەوەی لە هەر ڕووداوێک ئەو تەنکەری ئاوەکە پشتیوانی بی کاکوەران زۆر سپاس بۆم دیمانەیە دەرفەتەکەم بۆ کاتەکەم بۆ من دەبوو زۆر سپاس ئەگەر قسێشی ترتان مابێ زۆر سپاس بۆ ئێوە مەمنونین بۆ لە فارس ئێمە سوباسی زیاد ڕێنمای هاوڵاتیان لەم ڕێژەیە یاخود لەم بڵێن وەرزەیە دەگەڕێمەوە ستۆدیۆ بۆ لای زۆر سپاس بۆ تۆ سپاس بۆ میوانەکەت زۆر باشە فیچەرێکمان ئامادەیە سەبارەت با کتێبی مێژووی ڕۆژنامەگەری و مەراسیمی ناساندنی کتێبەکە لاکۆیە فەرمانبەرن لە ڕێکخراوی ڕۆشنبیری کۆیە کۆڕێکی تایبەت بە بڵاوکردنەوە و ناساندنی کتێبی مێژووی ڕاگەاندن لە سنووری قەزای کۆیە ڕێکخرا بۆ من کە نووسەری ئەو کتێبم بێگومان ئەو کتێبە یەکەم کتێبە کە لە سەر ڕاگەاندن لە سنووری قەزای کۆیە دەنووسرێت هەنگاوێکە بۆ ئەوانەی کە دەیانەوێت شارەزایان لە دوای ڕاگەاندن هەبێت کە مێژووی ڕاگەاندن لە کۆیەوە کەی دەست بێکردەوە چی دەرچووە و چی هەبووە وەکو پەخش و وەکو تەلەڤیزیۆن و ڕادیۆ ئەوەی کە من باسم کردووە لە چوارچەوەی 120 لاپەڕەیە 29 هۆکاری ڕاگەاندن کە پێک هاتوون لە تەلەڤیزیۆن ڕادیۆ ڕۆژنامە گۆڤار بڵاوکراوەکان کارم بەسەر کردووە هەموو کەسانی کە وەکو بەڕێوەبەر وەکو سەرنووسەر وەکو ستاف کاریان کردووە لە ئەو دەستگایانە باس کراوە کە هەنگاوێکە بۆ ئەوانەش کە ناوەکانیان بزن لە بێ بێگومان ئەوە سەرەتایەکە بۆی لە کتێبی داهاتوودا وردەکاری زیاتر لەسەر ڕاگەاندن لە قەزای کۆیە باس بکەین ڕۆ لێرە لە شاری کۆیە لە ڕێکخراوی ڕۆشنبیری کۆیە شاید حاڵی یەکێکی دیکە لە چالاکیەکان بووین لە کۆیە دیارەم شارە بە بەردەوامی چالاکی تێدا بەڕێوە ئەدەبی هونەری سیاسی کۆمەڵایەتی ئەمڕۆژ لێرە سێمین بەرهەمی نووسەر ئاریسابیر بڵاو کرایەوە لە مراسمێکدا لە ئێوارەی ئەمڕۆ ناساندن بۆ ئەو کتێبەکرا لەلایەن دکتۆر هۆشمەند شێخانی دواتر نووسەر لەسەر ناوەڕۆکی کتێبەکە قسەی کرد
دەستکەوتە گرنگەکە پشتگیری گرنگەکەی کە پشتگیری ڕاگەیاندنی کوردی بۆی جەنابی مامجەلال جەنابی سەرۆک مامجەلالی کۆچ کردووە کە زۆر هاوکار بوو. یەکەم ڕاگەیاندنی کوردیش لە سلێمانی کە ڕادیۆی بێلایەن کە دانرا ڕادیۆی دەنجی هامون بوو کە مامجەلال ڕاستەوخۆ پشتیوانی بووە هاوکاری کرد و لە ئەم شارەش دەبینین دەیان کەناڵی ڕاگەیاندن هەیە وەک کە کەناڵی بێلایەنن دەرفەتە دیموکراسیەکە دەرفەتی داوە بە کۆمەڵگای کوردی کە ئەم ڕاگەیانانە بکرد. ڕاگەیانی کوردی بۆتە نقطەیەکی سەرەکی هەم لە ڕووی سیاسی ئەم لە ڕووی کۆمەڵایەتیەوە. من ئەوەی کە گرینگە ئێستا بینەوە سەری ئەم کتێبەی کە ئاریسابیرە کە تایبەتە بە ڕۆڵی ڕاگەیاندن لە سنووری قەزای کۆیە کە سێکتەرێکی باشە بۆ وەبیرهێنانەوەی هەموو ئەم فاکتەرانەی کە باز نەکراون یاخود لەبیر کراون. یەکەم ڕادیۆ لە کۆیە ڕادیۆی خوێنکاران بوو، دووەم ڕادیۆی مەڵبەندی حەوتی کۆیە. لانی کەم ئەمە دەبێتە ئەرشیفێکی گرنگ بۆ داهاتوو کە لە ڕابردوودا لە شاری کۆی ئەم ڕۆژنامە بۆ بار و بڵاوکراوە و تەنانەت ڕادیۆ و تەلەڤیزیۆنانە شەبوونە و لە پەراوێزی هەموو ئەم بابەتانەدا تەواوی ئەو کەسانە و ئەو سەربازەونانەی کە لە چوارچێوەی ڕاگەاندن لە پێشتردا کاریان کردو بە تایبەتی لە تیڤی و لە ڕادیۆدا لە نێو کتێبەکەدا جێ کراوەتەوە کە ئەمەش جارێکی دیکە ڕێزگرتنە لە ماندووبوون و لە زەحمەتکێشان و بەرەو پێشبردنی ڕاگەان لەلایەن ئەو کەسانەی کە لە دەرەوەی بڵێن شاشە بوونە و یاخود بڵێن لە پشتی شاشە دەرکەوتون. زۆر باشە بەڕێزان، هەڵبەت لە ڕگەی بابەتی ڕۆژ لەگەڵتان بەردەوام دەبین ئەوەی کە لە تەوەریەکەم باسمان کرد سەبارەت بە حەزی بەناوبانگ بوون و هاوکات دەرکەوتن لەم سەردەمەداوە بێگومان پێویستە مرۆڤ چۆن بەناوبانگ بێ، بەڵام بە کام ڕێکار بە کام ڕێسا بە کام یاساوە هاوکات چین ئەو ڕێگایانی کەوا زیان بە کەسایەتی و تاکایەتی و چەندایەتی و چۆنایەتی مرۆڤ دەگەین. هەڵبەت ئەوەی کە باسی لێوکرا مرۆڤ هەمووی حەزی لە بەناوبانگ بوونە، بەڵام کام جۆرە بەناوبانگ بوون ئەوەی کە لە پاش خۆتدا مێژووکی باش و خەرمانێکی باش بەجێ بهێڵیت یا خۆدەوەی کە تەنها کەفی سەردەریابێ وەکو مۆلانە دەڵێت دوجار نەمێنێت. بۆیە لەگەڵ بەڕێز مامۆستا ئارام جومعام هەم مامۆستا و هەم هاوکات پێشەری کۆمەڵایەتی گفتوگۆ ئاخاوتن دەکەین لەو بارەیەوە. استاد بەیانی باشە بەخێر بێت. بەخێر بێ. بەیانی وەربات دەستخۆشیتان لێکم ڕاستیەمەی و باسێکن شتێکی جوانە، یعنی ئێمە ئینسان هەموو سیفاتێکی تایە. ئەم ئینسانە کە لەدایکە بێ ڕاستە پڕێکی سپیە، بەڵام دوای هەنێ سیفات ئەگوازێتەوە. ئەمە کە بۆی دێت ئەمانە هەنێکی لە خودەوە بۆی دێ، لە خۆیەوە هەنێکشی لە دەورەوەرەکەی بۆی دێ. زۆر باش. باسی پەروەردە بکەی، پەروەردەی ماڵەوە تاکو چەند کاریگەری هەیە لەسەر ئەم دیاردە یاخود ئەم سیفاتەی کە لە مرۆڤەکەیە دروستە بێت، تاکو چەند هۆکارە جیاوازیکردن لە نێوان مناڵەکانەمە هۆکارە بۆی ئەوی تریان حەزکە زیاتر دەرکەوێت، زیاتر ماڵەوە گرنگی پێ بدەن و ئەمە زیاتر دروست بێ لە یاخود گەورەتر بێ لای کاتێ ئەویش گەورا بێ لەگەڵیا. بەڵێ ئێمە پەروەردە دائیمەن کالین لە ماڵەوە دەست پێەکە، پەروەردە هەیە، پەروەردەی تەندروستی هەیە. ئەمە پەروەردەی کە مناڵ کە لەدایکە بێت دوو بەشە، بەشێکی ئەوەیە کە سەحەتەکەیەتی، بەشێکی ئەوەیە کە فێرەکەی تەفکیری فێرەکەی. دائیمەن دایک و باو خۆفێ لە دڵیانەیە مناڵەکە جار وایە منعەزلێکن، نایانەوێت ئەم مناڵە شتێکی گەورە دایانێن، یعنی لەگەڵ فلان مەگەڕێ، لەگەڵ فلان مەجلو، لە فلان مەجرێ، دائیمەن فێری طبقەیەکی بەرزێکن، ئەوە طبقەیەکی غەڵەتە. لەبەرەوەی ئێمە هەتاکو بێ ئاشنایی بە چیە کرێ مناڵ، خودی مناڵ هەنێشت هەیە لە یادیە. ئێمە کە گەورە ئەبێ لە دایکە بێ خۆتەکەبووری نییە. مناڵێکە کە لە دایکە بێ هەتاگاتە سێ مانگا و چوار مانگا خۆی ناتوانێت هیچ بکە. ئەم شتەی کە دەستێکەوێ سەی دەور پشتێکە کە ئەیبینێ مەسەرەن لە ماڵەوەیەکەیە تەکەبوورەکە. تەکەبوورەکەی چۆنە؟ مەسەرەن سێرەکەی خۆی بە فەرزەکاتە سەر خوشکەکانی، یان خۆی فەرزەکاتە سەر براکانی، یان شەوەیە دایک و باوکەکە احتیمامێکی زۆری پێدەن. ئەوە وا لەو کەساکە مەسەرەن
وای لێکن گڵاسی ئاو چییە خۆی خواتەوە وای لێکن کە دائما کە ئێمە زۆر جادی منە بە کۆمەلگای ئێمە کۆمەلگایەکە هەنێک بەرەو عشاعری ئەڕوات خودی ئەوە سێرەکەی احتیمامێکی زۆر بە کوڕەکەدا لە دقەیەکە 6 جارێ هەمووتانەکەمە قوربانی ئەوە گەبێت و یەک تاقە پڕی چێبێ ئەمە شتێکی وا دروستەکە لە ئەو کەسە لە ناخیا دروستە بێت کەمە شتێکی زۆر گەورەیە ئەوانەی کە ئەبێ هەمووی تاعی ئەوانەی کە ئەبێ و ئەگاتە ڕادەیەک ئەمرەکە دوای ئەمرەکە کەوتە عنف يعني ئەبێ ئەگاتە ڕادێ عنف بەکارێنە بەرامبەریان باش ئوستاز ئەڵبەت ینی دوو هۆکار هەم بۆی کە مرۆڤ تیا سەرکەوتوو بێکەم هۆکار دەرونیە دووەم کۆمەڵایەتی ژنی کۆمەڵاتی بەڵام بیرمانە شێوانی کە دەرونین پەیوەندیان هەیە بە بەهرەی ئینسانەوە ئەمیسان تاشەن بەهرەمەندە ئەوەی کۆمەڵایەتیە پەیوەندی بە خۆ پێوەستە بە هەوڵ و ماندووبوون و لای ئینسانەکان ینی لە شوێنەکە بسەنا دیسۆن دەڵێ 1970 سەرکەوتنەکانی ئینسان و بەناوبانگبوونی هەوڵدانە بەڵام 200 بەهرەکەیە بەڵام ڕەنگە بۆ سەردەمێستا جیاوازێ بەڕاستی پێی معادلەکان بۆیە بەهرە ئێمە کاتێکە بەهرەیەکمان هەبێ هەوڵدەین لەو بوارەیە خۆمان بدۆزینەوە تاوەکو بەناوبانگبوون نەک بۆ نمونە من دەنگم خۆش نەبێ خۆم بە هونەری کوردیە هەڵواسم و بکۆمە گۆرانیوتن تاوەکو بەناوبانگم بۆنە من دەستی نووسین و نەبێت لە خۆمە بچم کتێبێک وەربژێڕم بڵێم وڵاهی من نووسەرم وتوانم وەربژێڕم بۆنە من لە وای ڕاگەیاندنە پیتێک و ئەلفوبێ ڕاگەیاندن لە یەک نەکەمەوە بێمە سەر شاشە و بدوێم بۆی تەنها بەناوبانگم کەواتە ئەنی سەرنجی تۆ چێ لەبارەوە کاک پارستۆ ئێمە کە باسێکن لە خۆبایی بوون یعنی ئێمە هەموو ئینسانە لە ژیانە بەهرەیەکی هەیە تۆ بەهرەیەکی جوان تێتوانی بەرامبەر ئیزاعە بۆستی قسە بکەیت و پەیامی بەهرەیەکی جوان تەپەری پێدەی کە ئەوەستی قسەکەی ئەو کەسانەی بەرامبەر تۆ ئەخێننەوە ئێمە چۆن ئەزانێ ئەم کەسە لە خۆی بای بووە کە پێرن بە عەرەبی تەکەبور ئەم کەسە لە ڕۆشتنی لە سلوکی لە دانیشتنی لە قسەکردنی لە حرەکاتی لەمانە هەمووی دەرەکەوێت ئەم کەسە لە خۆی بایە لە چی لە خۆی بایە جاروایە بە عیلمەکەی علمێکی خوێندووە ئەم علمەی خوێندووە ئەم کەسەوا لە خۆی بایە بێ کە بەس خۆی ئەو علمە ئازانێ بەڵام خۆی لە ناخی خۆیە هەموو علەما نەفسەکان دوو شتیان داناوە بۆ بەشەر پێڵێن ئێمە کە بەشەر مێشکی بەشەر دائیمەنەوە کۆنتڕۆڵە دوو شت هەیە پێڵێن نەخۆشی مێشک یەک غڕور غڕوری یعنی تەواو ئەلێ بەس منم دووش خۆ بە شتێکی زۆر بەرزدانی ئەو شتێک کە تۆ مەسەرەن سێرەکەی گەیشتۆتە ڕادەیەک ڕاستە بەهرەیەکی هەیە بەڵام دوایی وا لە خۆیەکە ئەم بەهرێت توش نەخۆشیێکێکە خەڵکەکە لێی دوورەکەوێتەوە ئێمە دائیمەن هەموو علەما نەفسێنە ئەو کەسە مهمە کە ئیسفادی لێکا خەڵک تۆ ئەگەر دکتۆرێ ئەگەر پەیامێرێ ئەگەر هەموو کەسێ ئەگەر خەڵکەکە ئیسفادینم ئێمە مامۆستامان هەبوو پرۆفیسۆر بوو بەڵام مشکلەی ئەوە بوو نەیەتوانی بیگەێنێ فارسیەوە زۆر تا بەسەرتا هاتووە مامۆستاکە کە شەرحێکە هەمووی شەرحەکە بەڵام دوایی بە چل تەلەبارێک کێ تێگەیشتۆ کەسی تێنەگەیشتووە بۆ خەتی ڕەبتەکە لە بینی نییە اینجا بۆی ئەمەی تۆ هەمان کات هەموو شێوەڵات تێگەشتین بەس بە دەرسەکە تەواو دەروایە خەڵک واڵێن تێژ نەگەشتەوە تێگەشتی بەس کۆمان بێتەوە بۆ لەبەرەوەی ئێمە دائیمەن کاک پارشتێکی زۆر جوانەیە کە یەکێت تۆ گۆرانی ئەلێ ئەبێت تەبەقەی خۆی بزانێ کە تەبەقەی خۆی نەزانی لەگەڵ مۆسیقەکانە هەم سەر لە مۆسیقەکان تێکەدا هەم سەر لە خۆشی تێکەدا و هەشە قسە وەرناگرێ کارەساتی نەخۆشی ئەوەی ئێمە پێڵێن لە ئاوەقی زەهنی پێڵێن ئەو کەسەیە کە قسە وەرنەگرێ ئێمە من دە صفاتت بۆ دێنم کە تۆ ئەزانی ئەم بەشەرە لە خۆی بای بووە ئەم بەشەرە گەشتۆتە ڕادەیە بەڵام ئەم کە لە خۆی بای بووە حتمەن لە ئەساسەوە بگەڕێیتەوە یەکێ احتیمامی پێداوە وتێتی تۆ زۆر بەرزی تۆ لەوە بەرزتری لە جیرانەکان بەرزتری دائیمەن ئێمە لە ماڵان سێرەکە ئێوە لەگەڵ فڵان مەگەری لە تەبەقەی ئێمە نییە ئەمە کارەسا دروستەکە بەدانەیە زۆر باشە هەندێک جار ناوبانگیە بەستنەوە با خۆشەویستی با دەوڵەمەندی با دڵخۆشی ئەمانە هۆکارن کە بینی لە ئێستاە لاتۆڕە کۆمەڵاتیەکان هەوڵ ئەدرێ بە تایبەت چونکە ڕێگەیەکی یاسانە کە خۆیان بەناوبانکن چۆن بڵێن ئینفلۆنسەرەکان یاخود خەڵکی بە شێوەیەکی گشتی چونکە ئەی بەستنەوە بە دەوڵەمەندی بەستنەوە بە دڵخۆشی بەڵام کاتێک کە ئەگەن بەو ناوبانگیە دواتر شتەکانیان بۆ ڕوو نەبێتەوە
بڵێ تۆ زۆر ڕاست دەکەی ئێمە جاران یەکێ بیویستە تۆزێ خۆی دەرکا خۆی ئەکوشتە تا لە تەلەڤیزیۆنە دەرچێ خۆی ئەکوشت ئەگەڕا کەناڵێ شتێ بەڵام ئێستاگە خۆی بۆتە مخرج خۆی بۆتە مؤلف ئەتوانێت بۆ خۆی ئێستا ڕۆژانە بدینە هەنێک کەسەیە جێگەی داخە یعنی تۆ هەنێک شت هەیە بڵاوێکیتەوە یعنی احتیمامێکی زۆر ئیسە من ئێمە هەمومان لە دنیا ئازانین خەڵکی سە گیرۆدە بووە هەیە گیرۆدە بۆ بەدەست سەر پرچێەوە هەر ڕۆژی نەوعی نیکە هەر ڕۆژی لا حەلاقە نەوعێکیکە هەیە گیرۆدە بۆ بەسەر دەموچاویەوە هەیە گیرۆدە وای لێ هاتووە قەناعەتی لای بەشەرەکە نەماوە کە ئەو ڕادەیە هەموو بەشەرێت صفاتێکی جوانی هەیە چکە بۆ چێ تۆی خەڵک کردەوە خۆت خەڵک نەکردووە ڕەب العالەمین خۆتی خەڵق کردووە صفاتی جوانی تیا هەیە صفاتی تیا ئیسا خەڵکەکە وای لێ هاتووە چایەکە ئەخوا بڵاوێ کاتەوە کەوچکەکە تێکەدا بڵاوێ کاتەوە قسە ئەکا بڵاوێ کاتەوە دوایەوە لە هەمووی ناخۆشتر لە هەمووی ئەوە هەر شتێک ئەبێ و بڵاوێ کاتەوە ئێمە جاران ئەیاوت شتێک تەیە بیشارەوە بۆی تووشی ئەوە نەبێکی حەسادەتت پێ بەرێ لا سامە حەڵاسە تۆ سەرەکەی گەنجێکی زۆر جوانە ئەمەنە سنابەکەەوە ئەمەنە شتەکە ئاگای لە خۆی نامێنێ سیارەکەشی وەرەگەڕێ دا ئەنشی ئەنجە دوای بیرەکاتەوە کە ئەدینە شەرە لەبێ باش ئوستاز کەواتە ئێمە تا چەند گرنگە بۆ نمونە سروشتی ئینسان وایە حەزەکە بەناوبانگ بێ حەزەکە بۆ نمونەها عەرە بڵێ بۆی کە بالبنان ئیشارەتی بۆ بکرێ بە پەنجە سەری پەنجە ئەنی بڵێن ئەمە کابرایکی ئەفەندیە و لە کۆمەلگایە دیارە و ئەمە پلەی وەزیفەکەی ئەوەی ئەوم باڵا دەستە و دەسەڵاتدارە و لە کاتێکاوی لە سەرەتایە باسم کەسمان هەوڵ نادەین کەوا پیشەیە هونەرێک ینی فێر بین کاڵێم کەسمان وڵبەتە شتەکە ڕێژەیە ناڵێم مطلقاً 100% بەڵام تا چەند ئەگەر هەوڵماندا کە بەناوبانگیش بین ینی داسایکەرە و کۆپی پێستی کەسانی باش بین کەسانی نخبە دەستە بژێر نخبەی کۆمەلگا بن نەک لاسایکەرەوەی کەسانی ساوێر ئاسا و هەم ئاسا ئەوانەی کە بوونەتە بوودەڵەیەک لە ناو سۆشیال میدیا بەڕاستی لاسایەوان نەکەینەوە لاسای خەڵکی باش بکەینەوە ئەگەر کردیشمان بۆی کە بەناوبانگ بین کاک فارس بەناوبانگ من هەموو ئینسانێک گوتومە بەچی بەناوبانگکە بێ بەکار و پیشەکەی ئێمە ئەگەر بێت و مێژووی کەرکوو بخێنینەوە ئەم کەرکووکەوە ئێمە باسەکەین لەوەیە بە پەنجەی دەست بزانین ئەوانەی کە پیشیان هەبوو و پێشیانەوت ئەو کەسەی کە پیشەکەی کرد ئەهەموو دەما فڵان کەسە حتا ناوەکەی بە پیشەکەی ڕۆی ئەگەر ناو بووتە ئەگەر بووتە بێژەر باە بێژەرێکی وا بەتوانابوو ئەوەیە ئەو کەسانە چۆن گەیشتنە ئەم حاڵەتە یەکەم شت ئەوەیە ئەبێ محارەتەی نەفسی خۆتکەی چونکە نەفسی بەشەر وا خەڵک کراوە حەزی لە تەکەبورە نەفسیەتی بەشەر ئەگەر تۆ زاڵ نەبی بەسەری ناتوانانی زاڵی بەسەرەوەی کە خواردن دوایە ئەوەنە خواردنەخوا تەسیری لەکە زۆر بۆیە تۆ ئەبێ لە پێشان کۆنتترۆلی نەفسی خۆتکەی دوایی شت ئەمانەی کە خۆی بە تەکەبورەزانێ دائیمەن علمیە نەفسیەن حەسی بە نەقسێ کردووە ئێمە هەموو شتێک هەیە سێرەکەی دوان بێکەواڕۆن یەکێکیان تۆزی لەوەی کە باڵای بەرزترە تۆزێک ئەمە بەیانی ئەگەر بێت تو ئافرەت بێت کە عەبدولعالی بەرزترەکە لەو درێژتر بێ ئەوە ئەزانێت کە لەو درێژتر بوو ئەم مسەیترە بێ خەڵکی خێنێتەوە نەخێر ئێمە فکرە خێنینەوە مێشکە خێنینەوە صفات و جوان تۆ دائیمەن سێکە ئەو کەسانی وا حەزەتە کە بوو غڕوریەکەن کەس حەزیانێ ناکە لە مەجلیس دانیشن باور ئەەکەی بنووکی پەنجە تەوقاکە لەگەڵ تۆیە کە وەختێک مشکلە نێسەر کۆرۆنەمە و تەوقە نەما جاران خەڵک خۆشەویەکەی لێ کە باوچیان لە یەکترێدا باوکەکەی خۆی جاروا بێستی باوشی لێدا کوڕێتی لەبەر چاکەتەکەی لەبەر فڵانەکەی لەبەر ئەمەی نازام چی ڕاوە دوایەوە ئێمە نەخۆشیەکە پیا بووە ئینسان بۆتە کتابێکی کراوە ئیسە تۆ شتێکت داناوە بۆ خۆت ئەگەر ئەم پەیجەی کە بۆ خۆت داناوە ئەم پەیجە دانراوە تۆ بەهرەت بڵاوکەیتەوە ئەم پەیجە دانراوە تۆ بملای حەلاقی پەرچت بکەیتە ئاسمان و وا بکەیت و وا بکە هەموو ئینسانێک من پێ لە میساوە تا عیلم وا گۆڕاوە ئینسان دەنگی ناخۆشە بە جیهاز دەنگی خۆشەکەن و بێتە گۆرانی بێش بەڵام عەجەبەن ئەو بەهرەی هەیە ڕۆحی ئەو شتێکایە من شتێکی بەسیط بۆ لێم هەیە تەمەناکای سەوەکت و کاکوارز دانیشێ بێژەر بێ دێتە شوونەکەی ئێوەش دانیشێ لەوەیە جلێ بکات دەقات لەوەیەوە مهمتر بێ بەڵام عەجەبەن ئەو بەهرەی ئەوەی پێوەیە بەهرەکەی نییە دایمەن جەوهەری ئینسان لەوە باشترە بەڵام نەگاتە ڕادەیە بیگرێت تەکەبوری پێ بکە
ئێستا تۆ گەیشتە ڕادەیە هاتتە ئەم بینایەوە ڕاستە پێویستیان بە تۆیە بەڵام نەگاتە ئەو ڕادەیە تۆ تەتەور بە خۆت نەکەی خۆت ڕاگری چکە ئەو کەسانێک کەتەکە بۆ غڕۆڕیانە وەستن لە حیات پێویستیان بە عیلاج هەیە. زۆر باشماڵ ساپیان خۆشە بەستیەوە بکەیت لە ئێستا بینیت کەوا زۆرێک لەو ئەو کەسانی کەسایەتیەکانی تۆڕە کۆمەڵاتیەکان کە دەرەچن کەس و کارەکانیان ئیستیغلال بەکارهێنن هەندێکیان منداڵەکانیان بەکارهێنن هەندێکیان دایکیان چۆن بڵین خێزانەکان هاوسەرەکانیان بەکارهێنن ئەمە تاکو چەند کاریگەری سلبیە بێ لەسەر دەوروبەرەکەشیان ئێمە مشکلەکەی ئەوەیە سە بۆتە پیشە یعنی بەڕاستی سۆز و عاتیفەی خەڵک بۆتە پیشە یعنی من زۆر پێم سەیرە یعنی تۆ مناڵێکت دەچێت بۆ امتحانی شەشی ابتدایی داعیەکە ڕسمەکەی بگرێت تا گاتە مەکتەبەکە تۆ ئەوەی کە ڕسمەکەی ئەگری کتابەکە لەگەڵ مراجعەکەەوە ئەمە شەشی ابتداییە تۆ کچی زەرعکە لە ناوی ئەمە جوای لێ دەبیانی ئەم مناڵە عینەن لەسەر ڕێەکەی تۆڕوە دائما ئێمە ئەلێن لە قەدیم جوتومانە گەورە ئاوەڕشێنە مناڵ پایتیاکە ئەگەر گەورەکە ئەساسەکەی ببێ دوایەوە تۆ ئەم ئێمە مشکلەکەی ئێمە کارەساتەکەی نازانین بەکاری بێنی تۆ کە پەیجێکت کورێتەوە کە خێری تیانێ بۆ خەڵک ئێمە چی بکەم لە تۆ ڕۆژی چاکەتێ پێ ڕۆژی جلێ بکەی ڕۆژی لە مەطعمێ نام خۆی هەر ڕۆژی ئەم شتانەکە ئەمە وا پێشت ناخە ئێمە من نمونەیەکی بچکوت بۆ دێنمەوە دووەلی عالم کامی پێشکەوتووە یابان پێشکەوتووە ڕۆژە یابانێکمان دەرکرد دەرچێ چۆن سیارە دروستەکە خۆمان علم ئەوانی سەگەیشتنوێتە ڕادێک ئەو هەموو ئەجیزەی مەدەستێمە هەمی ئەوانێکن مناڵەکانیان وان لێ هاتوو گەشتوتە ڕادەیە زۆر بەقوتن ێ بەڵام ڕۆژی یابانێکمان نەدی دانشێ لە ماڵەوە خۆی و باوکی دەرکا خصوصیەتی هەیە بەدڵنیایەوە زۆر باشە هەروکو ئاماژەم پێکردیانی لە ئێستاکەەوە تۆڕە کۆمەڵاتیەکان بە تەواوەتی ژیان یەمی چۆن بڵێن هەموو ژیانمان هەر لە تۆڕە کۆمەڵاتیەکان بەسەر بین و هەوڵی وادین کەوا بەناوبانگ بین ئەمەی کردو کە مناڵەکان لە ئێستاە بیانی لە پیجەکان ئەمزانن چەندی فۆڵۆوەریان هەیە چەندی لایکیان هەیە ئەمە کاریگەری سلبیەکان لەسەر دەرونی مناڵەکان چی بکرێ بووی لە داهاتووە بەم شێوازە نەبن چۆن بڵێن کەسانێکی مادی نەبن کەسانێکی ئەوە نەبن کە تەنها بە دوای دەرکەوتن و بە دوای بەناوبانگیا بگەڕێن دایک و باوکان ئەرکی ئەوان چی ئەرکی پەروەردە چیە لە زانکۆکانیش بە هەمان شێوە قسەکەی تۆ زۆر جوانە یعنی سێمە لە ناو خۆمانە کۆمەڵی خەڵکی برادران کە دەرەچین باوەڕ بکە ئەوەی بدینی کە زۆر لای کوشتەکانی کاکەمەیکە ینی بەڕاستیمێکی ئێمە دوایەوە مشکلەکەی ئەوە چییە جاروایە بە سەوتش دەرێکە يعني تۆ کاکەوتێک شوێنێکی مناقەشەوە دایما لە مناقەشەیە هەنێ شت هەیە ڕێی جیاوازەیە ینی جاروایە ڕێی کاکفارز ڕێیکی جوانترە لەوەی من قەنەعەتی پێکەم بەڵام بە تۆ کە کەوتیتە بەرامبەر میدیا ئەوە ناتوانانی قەنەعەتکەی کە قەنەعەت کرد دە کەس بۆ تۆ زوو بێتەوە بۆ قەنەعەتت بۆ کرد بۆ وات کرد ئەم شتانە کە تۆ بڵاوێکیتەوە هەندێکی خصوصیەتی خۆت نییە يعني بۆیە ئێمە دایمەن وتمانە ئەبێ پێوەری هەبێ بۆ ئەو شتانە تۆ من ئیسەش پێتەرێم زۆر کەسەیە زۆر شت بڵاوەکە تۆ سیارێ تازاکری پیرۆز بێ بۆچی بۆ من بڵاوەکەیتەوە يعني ئێمە ئەزانین چی داات ئێستا وەکو پێتم جاران هاوارێک کرد بەس دەچێت لە قوتەیەک بەڵام ئێستاکە خۆی بۆتە مخرج خۆی بۆتە مؤلف جارێ درامات بۆ دەرەکات جارێ خەفتت بۆ دەرەکات جارێ وات بۆ دەرەکات جارێ شتی وات بۆ دەرەکات هەنێکی هەوڵەدا زۆری بۆ پارەیە يعني حالتي مادة هنيكي عليه دعام بوبكا منها يخوي لدنيا وقيامتها رب العالمين ادعوني فاستجيب لكم خويل ادعوني خوني دو فلان كاس ادعوني خود تو دائما او كسي مشكله كي هبه دائما او تواني جوان تربينيكا اباريتا وانك تو دعيناك تو بلاوي تو دعوا يعني زور ناخوش يعني سيرك هدانشتوا هر خبري ناخوش بلاوكاتو ئێمە ئەم تۆڕە کۆمەڵایەتەکە لە هەموو ماڵێکە من ناتوانم این مناڵەکەم بچم وای لێ بکەم تر نەیبینێ ئەم تۆ هەم ڕۆژە بەیانی چاو بکاتەوە دوان مرد ئێوارە چاو بکاتەوە شەش مرد ئێمە چی لە حیات خۆشە بێ کاتە مامۆستایمە چی بکەین بۆ هێنەوەی داهاتوو نەخۆشی دەرکەوتن و نەخۆشی ئەوە نەبێتەوە تەنها ناوبانگی چڵێ بەناوبانگ بێت و بە دوای بابەتانەیە بگەڕێت بەڵێ ئێمە ئەم جیلەی ئێمەیتیان کەیسە پێتەڵێ جیلێکی ترسناکە لەبەرەوەی جیلێکە ئەفکاری لەگەڵ تۆ جیایە ئێستا ئێمە من گەشتۆتە ڕادێ من هەمومان ئەزانین
باوکەکە ڕاستە مۆبایلەکەی بەڵامەوە بەکاری نایێنێ بە جۆری ئیش و کارەوە ئەچێ بۆ لای مناڵەکانی بۆم چاکە ئەوم بۆم ئەوم ڕێ ئەوم هاتە ئەو 24 ساعت لەسەری ئێمە بتوانین بەهرەیان پێ بدەین واز یعنی دوور کردەوە ڕاستە تۆ بەکارێنێ ئەمە وەسیلەی جوانە بەڵام بە جوانی بەکاری بێنە ئێمە لە وەرزش درۆ کەوتینە بەڕاستی لە کۆمەلگا کە دانشین هەر هەمومان منعەزلین لەبەرەوەی تۆ شتێکە خێنیتەوە من شتێکە خێنم ئەو شتێکە خێنێتەوە و بە حیاتی مناقەشەی یەکتری ناکەین بە حیاتی ئیستاکە وەکو ئەولەمەیەکی والی هاتۆ خەڵکەکە تووشی تەمبەڵی بووە خەڵکەکە نەڕیازاکە نە ئەجولێتەوە نە ئاگای لە خواردنی خۆیە لە نظامی خۆی بووە دائیمەن سێرەکەی نەخۆشە یان نەخەوێ یانەوەی تااقەتی نییە یانەوەی حتا لە مادەکان خۆشی مشکی پڕەتون ئەم جامعاوە پڕیکە دوای ناتوانێت ئاویتێکی ڕشێ مێشکش وایە ئەم تەکنۆلۆژیایەسەوە ینی ئێمە جاران یەکێکە حاسب بەکار بێنیان گاڵتەیان پێکرد تۆ بە فێر بیرکاری بە بیرکاری خۆی مەشقکردنە بە مێشک باش ئوستاز لێکێک لە کۆنگرە ڕۆژنامەنووسیەکان لە هونەرمەندێکی گەوری لوبنانیە پرسن ڕاستیە بەرامبەر بە ناسی عەجەم و بەرامبەر بە ئەلیسا ئەو دەڵێ ئەوان جگە لە حەزی بەناوبانگبوون و جگە لە عەرز و نمایشی جەستە و جلوبەرگ هیچی دیکەنین تەنها بەزۆی بەناوبانگ بن هەڵبەت یعنی وەکو دەوتری هەموو کۆمەلگایەک پەیوەستە بە ڕەوشتەوە لە ئێستا لە وڵاتی ئێمە ینی بەشێک تەنانەت لە مامۆستایانی ئاینی و توێژەرانی کۆمەڵایەتی و ینیوانی کەوا خوێندکار لە کۆمەڵناسیشدا دەڵێنەوەی کە لە سوشیال میدیای کوردی ڕۆدات ینی پەرژین بێت داماڵینی کۆمەلگایە پەیتا بەرەو بەد ئەخلاقی و بەدحاڵی بوون و ناحاڵی بوون بۆیە لە عەرەبا دەوترێ ئینەمە الأمم الأخلاق فإن ذهبت ذهبوا کەواتە ئەمەی کە ڕوەدا تا چەند لە داهاتوە کاریگەری بێ لەسەر مۆڵاڵ بەها ئیتیک ئەخلاقی ئینسانەکان ئێستا ئێمە بۆ نەڕەنگاگەر تا بەیانگەرە قسە بکەین بەڵام بۆ کەسێکی هەرزەکار نامۆیە حاڵەکانی هەستیارە نادێ ڕەنگە خۆزانی هەرزەکە لەوڵی پێکاتەی فیزیکی و بایۆلۆژیەوە گوێ ناگری ینی تەنها بۆچوونی خۆی پێڕاستە بۆیە تا چەند ئەمانی کە ڕوەدا کاریگەری بێ لەسەر ئەخلاق و ڕەوشتی کۆمەلگا ڕاستەکەی کاک فارز ڕەوشت و کۆمەلگای ئێمە لە ئەساسەوە لە ماڵەوە دەست پێکە مشکلەی ئەگەر بێت و باوک و دایک من دائیمەن ئەڵێم متفاهم نەبن ناتوان قەنەعەت بە مناڵەکەیان بکەن یعنی ئەگەر بێت و باوکەکە تەوجیهێکی هەیە ئەوێ بێنێتە سەر لێگەی ڕاست ئێمە هەمومان حەس بەو خەتەریاتاکەین دێم وڵات دیار لە ئێستاە ڕاستەوخۆ ڕێوەڕسمی دەرچوانی خولێکی سەربازی لە قەڵاچۆلان بە ئامادەبوونی بافڵ جەلال تەڵەبانی و هاوکات نێچیربان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان دیارە کۆلێژی سەربازی قەڵاچۆلان لە ئێستا بەڕێوە دەچێت و هیوادارین کە ئەم هەنگاوان و ئەم جۆرە ئامادەبوون دەست پێک بێ بۆی کە لایەنە کوردستانەکانیش بە یەک پاکێجی نەتەوەی بەشدار بن لە پرۆسی سیاسی عێراق فەرموستاس بڵێ کاک فارز کێشەی ئێمە ئەوەی یەکتری ناخێنینەوە یعنی ئێمە ئێستا ئەو هەرزەکاریوە لەگەڵمانایە تۆ ناتوانێت هەنیشتی دەم بگری لەبەرەوەی بۆ لە بەرامبەرت هەیە کێشەی دوایە وەکو من دایک و باوکەکە ئەگەر بێت و متفق لەگەڵ یەکتریە تۆ کوڕەکە چی کرد باوکەکە سەرزی کردی وای مەکە وامەکە دایکەکە پشتی کرد لەم حاڵەتە کوڕەکە خۆی بە تەواو دانێ ئەلێ من ئەو ئیشەیەکەم تەواوە مادام یەکێکمێ لایەنگرە لەلایەن خۆمەوە ئێمە کۆمەلگای کوردی دائیمەن کوردەواری هەم زۆر شتی تیا بوو بەڵام ئیسا شتی نامۆ ئەبینی شتی نامۆ ئەبین تۆ ئیسا ئێمە دائیمەن ئەلێن تۆ بڕۆ سی کۆن بکە ئەگەر بێت و مێژووی گۆرانی کۆنەکان بینکەی لە ژیانیا 2 سەعات 3 سەعات ئەوەستا گۆرانی ئەوت کەسوم یەک جلێکی لەبەر بوو ئێستاکە گۆرانی بێژە چارەگە امتحانەکە 6 جلە گۆڕە 6 سیارە گۆڕێ بۆ ئەمە ئەو بەهرەکەی خۆی هەبوو واسق بوو لە بارەکەی خۆی بەڵام ئەم بەهرەکە چییە دائیمەن ئیغڕایەکەن بە شتێکیکە ئێمە شتێکی زۆر زۆر ناخۆش هەیە کابرا سەرەکە هیچی نییە بەڵام یەک کلێپێکەکە ئەبێتە ملیۆنێر کۆمەلگا تا چەند گرنگی ئیسیجابی و زۆر کەسان نەبیانی کۆمەلگا بۆ نمونە کاتێک ئەم جۆرە کلیپانە ئەم جۆرە کەسان نبین ئێمەش ینی بەدوایە نەکەوین سێرج نەکەین بە دوای ناوەکانیان لە یوتیوب و لە تۆڕە کۆمەڵەتەکان بۆی کە بینەریان زۆر نەبێت تاوکو ئەوانش ئەوەی کە بەناوبانگ نەبن کەواتە
ئەبێ ئیسیجابی کۆمەلگاتی بێ لەو حاڵەتەیە کاکوارستۆ ئەو کەسانی وا ئیسائیلی من پێت بڵێم تۆ ئەگەر بتەوێت یەکێک بە خۆبایی بێت تەکەبوری بێ ڕایگری ئەبێ چی بکەیت یەکەم شت ئەبێ قەنەعەتی پێ بکەیت و غەڵەت ئەو ئەگە ئەتراف بە غەڵەتی خۆی نەکا دوای ئەوە چونکە ئەو کەسانە نەک زەرری بۆ خۆی هەیە زەری بە کۆمەلگاکەش هەیە لە کۆمەلگاکەی کەتیا ئێژێ بۆیە ئێمە یەکەم شت ئەوەیە ئەوانەی و ئازانم برادێکیان هەیە صفاتانەی تایە لە خۆبایی بوون خۆ دەرکردن و ئەم شتانە یەکەم شتە بێ نەسیحەتیکەن لەبەرەوە ئێمە ئەمە نەسیحەت نەکرێ دوایەوە کارەسا دروستەکە تۆ ئێستاکە ئێمە دائیمەن زۆر شتی بینە کۆمەلگای کوردی ڕووی داوە بە ئێمە نامۆیە ئەمە ئەگەر بە ئێمە نامۆ بۆ جیلەکەی کە هەر زۆر زۆر غەریبە ئێمە دائیمەنێ ئەم جیلە باشترە هەزار ڕەحمە لە جیلەکەی کە ئەگەر بێت و چارەسەر نەکرێت تۆ نەخۆشیەک یعنی ئێمە نەخۆشی شەکری لا من کوشتاردرا ئەگەر بێت و چارێنەکەی وردە وردە ئەچێتە ناو گیانی بەشەرەکەی گیان لە دەسەدا ئەمەی تۆ نەخۆشی فکریە یعنی ئەو کەسانەی کە مەسەرەن ئاواتە خوازێ لە ڕۆژێکە دایمەن ئێمە بەداخەوە گۆرانی بێژەکانمان یان مدیر شەریکەن یان ئەو پرسیارەی مهمی تایە بابە تۆ فکرەکەت بگەێنە تۆ کە ئەچیتە ئەو ماڵەوە ئەو فکرەیە بگەێنە سێرکەی ئەو هەمۆشی هەیە کە دائەنشێ دەموچاوی خەفەتە مێشکی تەواو نییە فکری تەواو نییە تۆ وەکو بڵێ ئەرزەکە بۆ شەریکاتی مۆبایلە شەریکاتی سیارەیە شەریکاتیەوە ئەو کارەسا دروستەکە لە کۆمەلگاکە ئێمە زۆر باش پێم خۆشە داوتی بە ڕێزت وەرگن لەسەر بابەتی ئەمڕۆ فەر دەستخۆشیەوە یەکەمە کاکپارێز بیدایەش وتی هەموو شتێک کە بتوێت چاچکەی لە ئەساسەوە یەکەم ئەبێ کۆمەلگا یارمەتیتدا ماڵەوە یارمەتیتدا قوتابخانە یارمەتیتدا ئینەکان دایمەن ئەوانەی وا لەسەر منبەرن ئمە خەڵکێکی زۆر ڕۆژانە ڕووەکە لە مزگەوتەکان ئەتوانێت لەسەری باسیکە لەسەر ئەوە بکە دوایەوە ئێمە دائیمەن تەلەڤیزۆن حەزی لە موسەلسەلاتە ڕۆژە موسەلسەلاتی دەرکەن لەسەر یەکێکە کە ئاوها بۆ نهایەتی چیریات و خەڵکەکەی درۆ کۆتەوە زۆر باشە سپاس بۆ ئامادەبوونە زۆر خۆشحاڵ بووین دووبارە بەخێر ڕاستە خۆشینە لەو ڕێوڕسمیکەوە لە ئێستاە دیارە خولی شانزی دەرچوانی کۆلێژی سەربازی قەڵاتوانە هیواداری کە وەکو ئەو کۆترانەکە هێمان بۆ ئاشتی و ئاشتەوایی کە فڕێندران ئاشتی و ئاشتەوایی باڵ بکێشێ بەسەر هەموو کوردستاندا سارە بەدڵنیەوە ئێمە کۆتایی هەنین بە پرۆگرامی ئەمڕۆی بەیانی باش خواتان لەگەڵ چوو تەمەکی دیکە چالەچەکانی